لە پارێزگای خوزستان لە ماشەهر بردومانیان کرد و هەروەها بابەتێکی تری گرنگیش قسەکانی دۆناڵد ترامپ بوو کە ئەڵێت تەنیا 48 کاتژمێر ماوە لەو دەڕۆژەی کە من باسم لەوە کرد بوو کە دەرفەت درابوو بە ئێران یا ئێران گەروی هورموز دەکاتەوە ڕێکەوتن دەکات یان دەبێتە دۆزەخیان بەڕەوە دەکەینەوە. ئێرانیەکان دەڵێن چی لە بەرامبەردا؟ ئێرانیەکانیش دەڵێن ئەگەر ترامپ بێت و هەڵەیەکی وا بکات بیەوێت هێرشێک بەو جۆرە بکات کە ئێران بگەێنێتە ئەو ئاستەی کە بێتە جەحەنەم و ببێتە دۆزەخ چی لێتێ؟ ناوچەکە بێ کارەبا دەبێت، ناوچەکە هەموو دنیا بێ غاز دەبن و هەتا 20 ساڵی تریژ ناوچەکە نایەتەوە سەرخۆی. ئەمە ئەو هەڕەشانەیە کە بەرپرسان ئێران یا بڵین میدیاکان نزیک لە سوپای پاسداران و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران باسی دەکەن. جا ئەم بابەتە گرنگانە ئەوە بوون. جا ئەمڕۆ کوێ بردومان کرا؟ با بڵین لە پارێزگای خوزستان. زۆرتری بردومانەکان لە باشووری ئێران بوون، باشوور و باشووری ڕۆژاوای ئێران، هەرچەندە ناوەندی ئێرانیش بە تایبەت ئەسفەهان و تاران تەنانەت تەورێزیش چەند شوێنێک لە تەورێزیش بردومان کرا. سوپای ئیسرائیل ڤیددیۆیەکی بڵاو کردبوو، ڤیددیۆی کامیۆنێکە کە هەڵگری سەکۆیەکی موشکیە، سەکۆیەکی موشکی کە بە شاراوەیە بەڵام بردومانی دەکەن. ئەمانەی بڵاو کردوتەوە سوپای ئیسرائیل. لەگەڵ ئەوەشدا پێشاتێکی نوێ ئەوە بوو کە خاتەمولئەنبیا ڕایگەیاند کە کەشتیەکانی عێراقیەکان دەتوانن بە گەروی هورموزدا تێپەڕ بن بە حکمی ئەوەی کە خەڵکی عێراق پاڵپشتیەکی زۆری کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە و کۆماری ئیسلامی عێراق دۆستی کۆماری ئیسلامی ئێرانە. عێراقیەکان کە وڵاتێکی دۆستن دەتوانن بە گەروی هورموزدا تێپەڕ بن. ئەمەش پێشاتێکی نوێیە، بێگومان کاریگەریەکی زۆر دەکات لەم چرکە ساتەدا، هەرچەندە هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان باشووری کوردستانیش بەردەوام بوون. دەنگی چەند تەقینەوەی هاتووە لە چەند سەعاتی ڕابردوو لە ئاسمانی هەولێر لە کۆیا پامێرەکانمان باسییان دەکەن. بەڵام لە نوێترین پێشاتدا ئەوانەی کە ئێستا هەر ئێستا لە میدیاکانی ئێراندا هاتووە دەرێ باس لە دەنگی چەند تەقینەوەیەکی زۆر لە کەرەج دەکەن، لە کەرەج لە باغستانی کەرەج کە چەند بردومانێک بووە، هەروەها لە مێهرشەهری سەر بە پارێزگای ئەلبرز لە کەرەج ئەوانش دەنگی چەند تەقینەوەیەک هاتووە، لە هەشتگردی ئیسفەهان، لە چوارباغ، هەروەها جارێکتر باسی کەماڵشەهر دەکەن. کەماڵشەهر ئەو پرۆژە نیشتە جێبوونانن، ئەو شوێنانە ئەو ناوچانن کە سەر بە پارێزگای ئەلبرزن ینی ناوەندی کەرەج، باسی ئەو شوێنانە دەکەن. ئەمانە نوێترین هەواڵن، هەرچەندە لە هەواڵەکان لە میدیاکاندا باس لەوە دەکەن کە یەکێک لەو شوێنانی لە کەرەج کە بۆتە ئامانجی بردومانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل پێگەیەکی سوپای پاسداران بوو، ینی بنکەیەکی سوپای پاسداران بووە. بە تابێت دەڵێن لە کەماڵشەهری کەرەج دەنگی تەقینەوەیەکی زۆر بیسراوە. ئەمە نوێترین هەواڵەکان بوون کە ئێستا گەیشتە بەردەستمان. جا لە درێژەی ئەو ڕووماڵەدا بە بەردەوامی هەواڵی تازە و هەواڵی گرنگتان پێ دەڵین با چاوتان لەسەر کورتسات نیوز بێ. سەرۆک وەزیرانی ئیسرائیل ڤیددیۆیەکی تازەی داوتە دەرێت، بەنیامین نەتانیاهو، دواتر ڤیددیۆکەش دەخینە سەر شاشەی کورتسات نیوز، بەڵام دەڵێ چی؟ دەڵێ بەردەوام دەبین لە وردو خاشکردنی ڕژیمی ئێران لە سەتا هەفتەی توانای بەرهەمهێنانی پۆڵای ڕژیمی ئێرانمان لە ناو بردووە و لە دروستکردنی چەکەکانیاندا کە بەکاری دێنن ئەو پۆڵایانە. و هەروەها دەڵێ ئەمڕۆژ کارگایەکی پێترۆکیمیمان ینی پڕژاستی دەکاتەوە کە کارگایەکی پێترۆکیمی ماشەر. دواتر ڤیددیۆواڵ هەیە زانیاری زیاترتان پێ دەڵم. ئەم ناوەندانە ینی چەند کارگەیەکی گرنگی پێترۆکیمیایی ئێران هەیە، ئەمانە بەشێکی زۆری هەناردەی نانەوتی ئێرانن کە ئابووری ئێران دروست دەکەن، هەروەها پێگەیەکی گرنگن بۆ بەرهێنانی بەرهەمە نانەوتیەکان و هەروەها بەرهێنانی کارەبا. پێترۆکیمیا بابەتێکی زۆر گرنگە، دواتر لە ڤیددیۆواڵەکاندا بۆتان باس دەکەم. ئەمە گرنگترین هەواڵەکان بوون کە ئێستا لەسەر میدیا جیهانیەکاندا هەیە. دیمەنەکەی بەنیامین نەتانیاهوش تا ئامادە دەبێت، بەڵام
کۆشکی سپی هەواڵێکی بڵاو کردوێت ینی ئەمریکا وڵین دەوڵەتی ئەمریکا هەواڵێکی بڵاو کردوێتەوە باز لە دیپۆرتکردنەوەی خوشکەزا و کچی خوشکەزاکی قاسم سلەیمانی دەکات کە چەند ساڵێک بوو لەوێ بوو بە ناوی حەمیدە ئەفشار حەمیدە سلەیمانی ئەفشار دەڵێ دیپۆرت کراوەوە لە ئەمریکا دەرکراوە چەند ساڵێک بوو لەوێ دەژیا و هەروەها کچەکەی عەلی لاریجانیش لە ئەمریکا بۆ ئەمانە هەمووی با بڵێن ئیقامەتیان هەبووە لەوێ مافی نیشتە جێبوونیان هەبووە لە ئەمریکا دەرکراون ئێستا ئەمریکا دەستگیریانی کردو دەریانی کردوون لە مارکۆ ڕۆبیۆش تەنانەت بەڵێن بە فەرمانی مارکۆ ڕۆبیۆ بوو مارکۆ ڕۆبیۆ خۆی ئێستا لاوەڵەکان بڵاو دەبێتەوە دەڵێ برازاکەی قاسم سلەیمانیمان دەرکردووە لە ئەمریکا ئەو دیمەنانەی کە ئێستا لەسەر شاشەی کورتسات نیوزە دەیبینین ئەوە دیمەنی ڕاستەوخۆی هاتووی کەشتیە نەوتەڵگرەکان و کەشتیە باریەکانی لە گەروی هورمۆزدایە دیارە لە ناوەڕاستدا کەشتێکی بچووکی سەوز دەبیندرێت هەندێک جم و جۆڵ هەیە دەخەمڵێندرێت ئەمانە بەڵکو و کەشتی عێراقی بن هەرچەندە ڕۆژی ڕابردووش کەشتیەکی کانتینێری فەڕەنسیەکان بێدا تێپەڕ بوون ئەو جۆرێکە باسم کرد ئەم ئێرانیەکان دەڵێن دیارە تێپەڕبوونی فەڕەنسیەکان بەم گەروەدا نیشاندەری ئەوەیە کە فەڕەنسیەکان مەرجەکانی ئێرانیان قبول کردووە بۆ تێپەڕبوون لە گەروی هورموز جا بۆیە ئێران دەڵێت هەر کەس دەیەوێت بە گەروی هورموزدا تێپەڕ بێت ئەمە بووە پرۆژە یاسایەک لە ناو پەرلەمانی ئێرانیشدا کە دەیانویست با بڵێن بە ئەنجامی بگەێنن دەڵێن شەرتی نوێ و مەرجی نوێیان هەیە بۆی کە کەشتیەکان تێپەڕ بن ئەو کەشتیانە دەتوانن ئەوانەی کە دەیانەوێت تێپەڕ بن دەبێت لە پێش هەموو شتێکدا جارێ وڵاتانی دۆست بن لەگەڵ ئێران دوای ئەوەش ئەبێ پەیوەندیان هەبێت لەگەڵ ئەو کۆمپانیا و شرکەتانی کە لەگەڵ ئەو شرکەتانی کە نزیکن لە سوپای پاسداران سەر بە سوپای پاسدارانن لەگەڵ ئەمانە پەیوەندیان هەبێ و بە پەیوەندی لەگەڵ ئەوان دەتوانن تێپەڕ بن لە درێژای ئەم 36 ڕۆژەدا ئەمە زۆر جار بیستومانە تەنانەت لە شەڕی 12 ڕۆژەی ساڵی ڕابردووشدا کە سوپای پاسداران چەندە پێگەیەکی بەهێزی هەیە لە ناو خۆی ئێراندا بۆ بەڕێوەبردننی هەموو جونگەکانی ناو دەسەڵات و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێراندا وە زۆر کۆمپانی و شرکەتی جیاواز هەن کە هەمویان سەر بە سوپای پاسدارانن لە بواری جیاوازدا تەنانەت سوپای ئیسرائیل دەڵێ بەشێکی زۆر لەم کۆگایانی با بڵێن ناوەندی پێترۆکیمیانی کە ئێستا بردومان کراون و هەروەها بەندەرەکان لە باشووری ئێران ئەمانە هەمووی چەند شرکەتێکی گرنگ لەوێ کار دەکەن و شرکەتانە هەمووی گرێدراون لەگەڵ سوپای پاسداران بۆیە سوپای پاسداران لە هەمان کاتدا بێژگە لە جونگە سەربازی و سیاسیەکان دەستێکی باڵای هەیە لە بەڕێوەبردننی جونگە ئابوووریەکانی ناوخۆی ئێراندا بۆیە پێگەی سوپای پاسداران زۆر زۆر گرینگە جا ئێمە دیتمان ئەمریکا بە پلان داڕێژراوی تا ئێستا ئەم شەڕەی هێنا پێشەوە بۆ چۆن ئەوە دەڵێم پێشەوە چەند ساڵی ڕابردوو هەوڵیدا کە سوپای پاسداران بخاتە لیستی تێرۆرەوە سوپای پاسداران هەروەها دواتر کەوتە ناو لیستی تێرۆرە زۆرێک لە وڵاتانی ئەوروپاش دواتر وەک ئەرژەنتین زۆرێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکای باکووریش سوپای پاسداران و کەنادا خستیانە لیستەی تێرۆرەوە و دۆناڵد ترامپ ئێستا وەک ئۆپەراسیۆنێک باسی دەکات هەرچەندە ناڵێت جەنگ بەڵام دەڵێ ئۆپەراسیۆنێکی ئێمە بۆ سەر ئێران بەردەوام دەبێت هەتا 6 ڕۆژیش دەتوانێت ئەم ئۆپەراسیۆنە بەردەوام بکات دیمەنی نوێمان هەیە ڤیددیۆکەی نەتانیاهووە ئەو ڤیددیۆ تازەکەی با پێکەوە گوێبیستی قسەکانی בנימין נתניהו. בדיוק מה שאנחנו עושים. אחרי שהשמדנו להם 70% ביכולת ייצור הפלדה, שמשמש להם חומר גלם לכלי הנשק נגדנו, אנחנו היום תקפנו את המפעלים הפטרוכימיים שלנו. שני הדברים הללו זה מכונת הכסף שלנו לממן את מלחמת הטרור נגדנו ונגד העולם כולו. אנחנו נמשיך לכתוש אותם, כפי שהבטחתי, מועדים לשמחה. הבטחתי לכם שאנחנו נמשיך. بەڵێ ئەو دیمەنە نوێی بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو کە باز لەوە دەکات لە سەتا هەفتای توانای بەرهەمهێنانی پۆڵایی ئێرانیان لەناو بردووە لە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە بینیمان هەم هێرش کرا سەر کارگەی بەرهەمهێنانی فولادی مبارەکە لە ئیسفەهان پۆڵایی مبارەکی پێدەڵن و فولادی خۆزستانیش ئەمانە دوو بنکەی زۆر زۆر گرنگی بەرهەمهێنانی پۆڵا بوون دواتر
بەرپرسانی ئێران و بەرپرسانی ئەو شوێنێک کە ئێستا بردومان کراوەتە سەریان ڕایان گەیاند کە ئەگەر ئێستا شەڕ ڕاوەستێ 6 تا 12 مانگ واتە 6 مانگ تا ساڵێکی دەبێت بۆی بتوانن جارێکتر دەست بە بەرهەمهێنان بکەنەوە. ئەمە پێشاتێکی زۆر نوێیە، زەختێکی زۆر لەسەر ئێران دەکات. نەتانیاهو هەر لەم قسانەشیدا باز لەوە دەکات، دەڵێ بەردەوام دەبین لە هێرشکردن و وێرانکردنی پێگەکانی سوپای پاسداران لە ئێران. و لێرەش پژڕاستی دەکاتەوە کە ئەمڕۆ هێرشیان کردوتە سەر بنکەیەکی پێترۆکیمیایی لێران، بنکەی پێترۆکیمیایی ماهشەر. ویددیوکی نوێشیان بڵاو کردوێتەوە لە تەورێز هێرش دەکەنە سەر سەکۆیەکی موشکی لە تەبرێز. جا ئێستا میوانمان هەیە زۆرتر بەسەر ئەم بابەتانە دەدوێن، بە تایبەت قسەکانی دۆناڵد ترامپ لێکەوتەکانی بەرەوکوێ دەڕوات. لە سلێمانیەوە زۆر بەڕێز فەرزین کەرباسی چاودێر و شۆڤەکاری سیاسی لەگەڵمانە. کاک فەرزین سڵاو و ڕێز، سپاس بۆ دەرفەتە. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کورتسات نیوز لە خزمەتان. هەر بژی زۆر سپاس. کاک فەرزین سەرەتا دەمێ هەڵسەنگاندنێکی گشتی بۆ 36مین ڕۆژی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بزانم. هەڵسەنگاندنی ئێوە چۆنە؟ پێش هەموو شتێبێ یەک واقعیەت وەک شرۆڤەکارێک منەبێ وەک واقعیەتێک باسکەین. ئەوەی کە ئیمڕۆ لە بینی ئەمریکا و ئیسرائیل و ئێران ڕووەدات، ئەو کارێک کە ئێران تا ئێستا کردوویە دوور بوو لە ئەو چاوەڕوانیە کە ئەوان هەیان بوو لە ئەم شەڕە. یعنی ئەوەی کە ئێران بە سیستم یعنی خوانیان بۆ ئەم حاڵەتانە ئامادە کرد بوو، ئەوەی کە ڕەدەگەر ئەوەڵ و دووم و سێوم و حتا چوارمی کۆماری ئیسلامی تیا بچێەوە ئەم حکوومەتە بتوانێت خۆی بگرێتەوە و بتوانێت مقاومەتکەوە، بتوانێت هێرش بکاتە سەر ئیسرائیل و وڵاتانی دەوروبەر لە چاوەڕوانی ئەو دوو وڵاتان نەبوو. ئەمە واقعیەتێک کە بێ بیبینی و ئەمەی کە ئیمڕۆ ئێبینین کە ئەمریکا و ئیسرائیل تقریباً جێگە نەماوە کە نەیان کوتابێت، یانێ لە مەراکز لە ئەو وێستگەگەر ئەسکەری نظامی ئێرانی، ئەو پێگە نظامیەکانی، حتا مەراکزی ئیداری، یانە ئەوەی کە ئێمە لە ناوخۆ خەبەرمان هەیە ئێستا ئەو ئوموراتی کاری خەڵک، یانێ ئەوەی کە کاری خەڵک خەریکە جێبەجێ بکرێت دایرەکان نین، دایرەکان داخراون یا دایرەکان لە ناوچوو بن. حتا مەسەڵەن ئەوەی کە ئێمە خەبەرمانەست خەڵکێک زەنگ ئەدا بۆ ئەو دایرە ئێژن مەسەڵەن ئەوە سیارێک تێت ماشینێک تێت ئێوە بڕن لێنا ئیمزاکەتان ئەو تۆقاواگەرەکتان لێنا پێت بۆتانی ئەەکەن، یانێ وڵات لەم هەلو مەرجەدایە. بەڵام ئەوەی کە ئیمڕۆ ئاغای ترامپ یا نتانیاهۆ یا ئوسوڵەن ئەم وڵاتانە خەریکن هەڕەشە لە ئێرانەکەن، ئەمەڵەن ئیتر جێگەک نەماوە لێ بدەن ئەڕن بۆ ژێرخانەکان، یانێ ئەو ژێرخانی ئابووری و ئەوەی کە ئێران و وڵاتێک پێ بمێنێت، یانێ کارەبایە غازە و ئەو وێستگەگەرەیە کە ئەمەڵەن ئیتر بە ژیانی خەڵکەوە بەسراوەتەوە. ئەوەی کە ئاغای ترامپ هەڕەشاکات، هەڕەشەکانی بۆ لە ناوبردننی کارەبایە کە ئێوازانن کارەباکن نەبوو لە ناوچوو ئەمەڵەن ئەو وڵاتە تووشی کاولکاریکی گەورە ئەبێت، یانێ لە قەراردادگە بێنم لە لیان لە ئەو پەیمانەگەرەکە لە وڵاتانە لەبێ وڵاتانە بەسراوە نابێت هێرش بکرێتە سەر وێستگەی کارەبا، پاڵاوگەکان، یانێ ئەوانەی کە ڕەتی بە ژیانی خەڵکەوە هەست. بەڵام ئەمەڵەن کۆماری ئیسلامی بە قبول نەکردنی ئەو شروط و مەرجەکە ئەمریکای داناوە، ئەمەڵەن خۆی واردی ئەو داستانە ئاکات، یانە ئەوەیە کە ئەمریکا لە ئەو بەشانە بدات و ئەم شەڕ خاتە ملی ئەمریکا بێژەوە ئەمریکا ئەوەی کرد بە خەڵکی بفرۆشێتەوە. ئەلبەتە بە زۆربەی شرۆڤەکارەکان ئەمریکا و سوپای پاسداران و حکوومەتی ئێران بە هاوبەش دەزانن بۆ لە ناوبردننی ئەم ژێرخانانە، چون ئەم ژێرخانە کە لە ناو ببرگێت بە ئاسانی نایتۆ جێگەی خۆی. سەخۆت فەرمووت کە 6 بۆ 1 ساڵ ئەوە لە کاتێکایە کە پارەت هەبێ کە کۆماری ئێسلامی ئێستا پێترۆشیمی لێدراوە،
بەشێ لە نەوتی هەر ئیتر ناتوانێت بڕواتە دەرەوە لە خار کردراوە ئەو جەزیرەکە نەوتی ئێران نەباتە دەرەوە دێت تۆ پارە لە بتێری ژێرخان چاککەیتەوە بۆیە بەڕای من ئێستا بۆ ئەم شەڕە لە بۆمبەستایە یعنی ئەمریکا و ئیسرائیل لە هەر کوێکی ئێرانەدەن حکوومەتی ئێران بۆی گرنگ نییە چون ئەو نەهاتنە دەرەوەی خەڵک بە سەرکەوتن بۆ خۆیە بینێت و ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل ناتوانن شتێ لە ئەم شەڕە بگۆڕن بە سەرکەوتنە بینێت بەتایبەت کە دوو تیارێ ئەمریکاییشی لێ داوە و ئەوە بە ئیسلاحەم بە سەرکەوتن ئەفرۆشێتەوە بە خەڵک بۆیە من پێم وایە ئەلم مەقتەعاکە ئێمە هەین مەقتەعێکی حساسە و ئەگەر ئەمریکا لە دوای ئەم دوو ڕۆژە بڕوە هەڕەشەی خۆی بواتە سەر و هێرش کاتە سەر ئەو وێستگە گەرە و ژێرخانەکانی ئابووری ئێران بەڕای من کارەساتێکی گەورە بۆ ئەم وڵاتە دروستە بێت. بەڵێ باشە بەڕای ئێوە چون ئێوە باسی قسەکانی دۆناڵد ترامپ پیشتان کرد ئێران ئەگەری هەیە کە مل بدات بە ڕێکەوتن؟ بەڕای من نا چۆن کۆماری ئیسلامی ئێستا شەڕی بەقاءەکە شەڕی مان و نەمانەکات کە کاتێک شەڕی مان و نەمان بوو تۆ بیر لە مەسلحەتی خەڵک بیر لە مەسلحەتی وڵات ناکەیتەوە بیر لە واکەیتەوە ئەم شەڕە خێ بە بارێکاوە خۆت وەک سەرکەوتوویەکی بەهێز نیشان بی و کۆماری ئیسلامی دوای ئەم هەموو کەسێک کە لێ کوژراوە و خۆی لە مەقتەعێکا نبینێتەوە کە دانیشێت و قسە لە دانوستان و مساڵەحە بکە حتا لەم ڕۆژانەمە بینیمان جەوادی زەریف وەزیری دەرەوەی پێشینی ئێران کە باسی کرد بوو کە ئێستا وەختێکە کە ئێران نەتوانێت لەگەڵ ئەمریکا دانیشێت و ئیسلاحەم بە دەبستان بکە یانێ شتێ بدات و شتێ وەرگێت عوامڵی پاساران و ئەوانەیە کە ئیسا ئەمەڵەن ئێران بەڕێوە ئەبەن هێرشیان کردە سەری و وتویانە ئۆلتیماتۆمێکیان پێداوە کە تو دوای دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەبێ داوای لێبردن کەی و قسەکەی خۆت هەڵگریتەوە وەلا لێت نابورین تۆ جاسووسی تۆ سیخۆری تۆ پیاوی ئەمۆوی بۆیە مەجالێکی سەنادەن بەو کەسانێک کە لەخرا ئەقلانیەتێک بە خەرجبان بە ئەقلەوە لەگەڵ ئەم مەسەلا ڕوبەڕووبوونەوە و ئەوان پیا وایە ئەبێ لەم شەڕا ئەوان هێرشبەر بن ئەوان نابێ پاشەکشێ بکەن ئەم ئەقلانیەتە ناتوانێت ئەم مەسئلەی شەڕە بە نقطەیەکی باش بگەێنێت پس بەڕای من پێم وایە ئەوان ئەمریکا هانەدەن کە ئەو کارە بکا بۆ کە دەوڵەتێکی حتا فەشەلیان پێ باشترەوە کە ئەیلامی شکست بکەن یانێ شکست بۆ ئەوان مانونەمانی کۆماری ئیسلامیە. واتە کاک فەرزین ئێمە دەتوانین بڵین چون ڕاگەاندنەکانی ئێران بە تایبەتانی نزیک لە سوپای پاسدارانن بە ڕاشکاوانە دەڵێن ئەگەر بێت و ترامپ هەڵەیەکی وا بکات بیەوێ هەوڵدانێکە بێ بۆی کە ئێران بکاتە دۆزەخ هەموو دنیا بێکارەبا دەبێ هەموو دنیا بێغاز دەبێ و هەموو ناوچەکەش بێکارەبا دەبن یعنی ئەم ئەگەرە شەیە کە ئێران باس لەوەژەکەن کە ئەگەر بێوێ خۆی لە ناو بچێ هەموو ناوچەکەش بکاتە دۆزەخێکی گەورە. بەڵێ ئەمە سیاسەتێکی لە کوردەواری خۆمانە مەسەڵێکی هەیە بۆی بەڵام بۆ تەلەڤیزیۆن نابێ بەڕاستی ئەمانی سەخەریکن ئەو سیاسەتە بەکارەبن ئەوەی کە خۆمان تیا بچین بەڵام دیگەرانیش تیا ببین ئەم سیاسەتە لە نەوت و پترۆشیمێکا کە کردیان ئەمریکا و ئیسرائیلیان داوە بەڵام ئەوان بە دووسێ پاڵاوگەی کوێیت و بەحرێن و ئەوانە هێرشیان برد بەڵام بۆ ئەوان زۆر گرنگی نەبوو زۆر شتێکی گەورە نەقۆمە چون ئەوان ئیمکانیەتی ئەویان هەست کە زوو دروستی کەنەوە و فریای خۆیان کەون ئەم پارەیان زۆرە هەموو شەریکە گەورەکان کۆمپانیا گەورەکانی وڵاتان لای ئەوانن و ئەوانە توانن فریای خۆیان کەون بەڵام ئەوەی کە ئاغای ترامپ خەریکە هەڕەشاکات هەڕەشەیەکی زۆر زۆر جددیە کە ئەگەر ئەوە جێبەجێ بکات یعنی هێرش بەرێتە سەر ئەو پاڵاوگە ئەسلیەکانی ئێران ئەو ئیسلاحە نیروگا ئەو جێگەرێکی کارەبای ئەسلی ئێران چون ئێوازانن کارەبای ئێران سەرتاسەریە یعنی چەند وێستگەی هەیە چەند وێستگەی گەورەی هەیە و لەو وێستگەگەرە کارەبای هەموو ئێران دابین نەکات ئەگەر بۆ ئەوانە حەملە بکات ئەتوانێت ئێران بواتە ناو تاریکی جا ئەوان ئەو پەڕیەوەسە بە دووسێ وڵاتی تر هەراوا هێرشە بن خۆ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت
بەڵام ئەوەی کە تووشی پەیرانێکی ڕیشەیی و بنیادی ئەبێت ئێرانە کە ئیتر ناتوانێت ئاسان خۆی ساقۆ کاتەوە خۆی ئیسلاحەن برینەکانی چارەسەر بکات. بۆیە بەڕای من ئەم هەڕەشەکە ترامپێکە زۆر جدیە و ئەو هەڕەشەیە کە ئێرانێ کات بەڕای من بیشتر فرەتر قەستی و نیەتی ئەوەیە کە بترسێنێت نەینکە بتوانێت بە کامڵی ئەوە جێبەجێ بکات. بەڵێ ئەمڕۆ هەندێک پێشاتی نوێ هەبوون لە گەروی هورموز بە تایبەت ئەوەی کە ئێران باسی لەوە کرد کە کەشتیەکانی وڵاتی دۆست و جیران عێراق دەتوانێت تێپەڕ بێت. وەزارەتی نەوتی هیندستانیش دەڵێت کە ئەمڕۆ کەشتیەکی بار هەڵگری نەوتی توانیوێتی تێپەڕ بدە و کەشتیانی کە پێشتر گەماڕۆیان لەسەر بوو تەنانەت کەشتێکی زیاتر لە 45,000 تۆن غازی شل با بڵین غازی LPGشی نردراوە بۆ هیندستان. بەڕای ئێوە ئەمە پێشاتێکی نوێ نییە کە ئێران وردە وردە مل بدات بۆ کردنەوەی گەروی هورموز؟ نە، ئێران بە نوعی خەریکە نەرمی نیشانەدات بە نسبەت ئەو وڵاتانەیە کە لە پشتی شەڕەکەی ئێران و ئیسرائیل و ئەمریکا نین. یانێ جۆرێک خەریکە نیشانیەدات کە من حرمەت و احترامی ئەو وڵاتانە ئەگرم کە لەم شەڕانی و بە جۆرێ بەد و باش و خراپ لێک جیا کاتەوە بۆ کە بتوانێت دیپلۆماسیش بێنێتە ناو ئەم یاریە. یانێ ئەگەر ئەوە هەموو وڵاتان باتە بەر موشک و درۆن ئیتر هەموو جیهان نەبێتە دوژمنی، بەڵام ئێستا خەریکە ئەو وڵاتانە بەرامبەر بە ئەمریکا داهانێت، یانێ بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل ئەو وڵاتانە خەریکە امتیاز و توانێکیان پێدا بۆ کەوانیشە ببنە ئیسلاحات قسە خێرکەرێک بۆ کۆماری ئیسلامی بۆ کە فشارەکان لەسەر ئەوان زیاتر کات بۆ فشارەکان لەسەر خۆی لابات و بێژێ ئەو وڵاتانەیە کە هاوکاری دژمنانی منەکەن من هێرشیانە بەمەسەر ئەوانەیە کە لەم شەڕانین من ئیشێکم پیانە کارێکم پیانی ئەوە ناتوانن مەساڵحی خۆیان بەڕێوە ببن. بۆیە بەڕای من ئەوە نوعی دیپلۆماسیە لە شەڕا کە تۆ هەموو ناخێتە یەک ریزەوە جیاکاریەکەی لەبینی ئەو کەسانێک کە زامی خۆت بەڕای خۆت باشترن. ئەمە تکنیکە کە تاکتیکێکە بەکاریەبات، بەڵام بەڕای من ئەوەی کە مەسئلە ئەسلیەکەس کە ڕوویداوە ئێران کۆماری ئیسلامی نیشانی داد کە ناتوانێت لە ئایندە ئەم گەڵوی هورمزە ئەوە ببا بەڕێوەوە، یعنی ئەو وڵاتانی جیهان ئیتر ناتوانن هەموو جارێک ئەم باج و خەراجە بە ئێران بدەن. بۆیە بەڕای من کارتی ئاخری ئێران کە گەڵوی هورمز بوو بەکاری هێنا ولی بەڕای من ناتوانێت تا ئاخر ئەم یاریە بەم کارتە. بڵێ باش کاک فەرزین لەگەڵمان بە هەواڵێکی بەپەلە هێوانێکی لەسەر شاشەی کورتسات نیوز دەیبینن. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئاماری 48 ساعتی ڕابردوو هێرشە درۆنیەکانی بڵاو کردوەوە. دەڵێت ڕۆژی هەینی ینی ڕۆژی ڕابردوو 8 هێرشی درۆنی کراوەتە سەر کەمپی پەنابەران لە کۆیە بە تایبەت ئەم هێرشانە دیارە لەسەر کەمپی حزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان ناوانێکە لە هەرێمی کوردستان دەمێنن. هەروە باسی لێ دەکات ڕۆژی شەممە بە 2 درۆن هێرش کراوە سەر فەرماندەیی هێزەکانی هەفتا لە سلەیمانی. ئەمە نوێترین ئاماری دەستگای ئاسایشی هەرێمە لە 48 ساعتی ڕابردوو باس لە هێرشە درۆنیەکان دەکات. دەڵێت ڕۆژی هەینی 8 هێرشی درۆنی کراوەتە سەر کەمپی پەنابەران لە کۆیە و ڕۆژی شەممەش بە 2 درۆن هێرش کراوەتە سەر فەرماندەیی هێزەکانی هەفتا لە سلەیمانی. هەروەها ئەوانەیە ئێستا لەسەر شاشەی کورتسان نیوز بەپەلە بینیتان دەنگی تێکشکانی چەند درۆنێک لە ئاسمانی هەولێر بیندراوە. بە تایبەت لەم 36 ڕۆژی ڕابردووی شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بە سەدان درۆن و موشە هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستان باشووری کوردستان. لە لێدوانەکەی دەستگای ئاسایشی هەرێم هەروە باس لەوە دەکات بێجگە لە ڕۆژی هەینی ڕۆژی شەممەش بە 2 درۆنیان واتە ئەمڕۆ بە 2 درۆن هێرش کراوەتە سەر کەمپی پەنابەران لە کۆیانی کەمپی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. و هەروەها جێگای ئاماژەیە کە هیچێک لەم بۆردمانانە جێ خۆشحاڵیە کە هیچ زیانێکی گیانیان نەبوو، زیانی مادیان هەبوو، بەڵام بە خۆشحاڵی هیچ
زیانێکی گیانیان نەبوو. ئەمەش نوێترین ئاماری 48 ساعتی ڕابردوو کە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بڵاوی کردبووەوە. بەڵێ هەر لە لێدوانەکەی دەستگای ئاسایشی هەرێم دەڵێ ڕۆژی شەمە بە درۆنێک هێرش کراوەتە سەر گوندی شێخ وەیساوە نزیک لە سلەیمانی، نێوان سلەیمانی هەربەت گوندی شێخ وەیساوە لەوێ بە درۆنێک هێرش کراوەتە سەری. جارێکی تر هەموو ڕاگەندراوەکە ئەگەر ڕاگەندراوی گشتی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئاماری 48 کاتژمێری ڕابردوو ڕادەگەێنێت، دەڵێت هێرشی درۆنی کاتژمێر 45 خولێکی دوای نیوەڕۆ و حوت هێرشی درۆنی لە نێوان کاتژمێر 6 بۆ 7 ئێوارەی کراوە سەر شاری کۆیە کەمپی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کەمپی پەنابەران. هەروەها باسی ئاماری ڕۆژی شەممە ینی ئەمڕۆ 4 نیسان دەکات، دەڵێ بە 2 درۆن کاتژمێر 2:58 لە قەوسێ و 23 خولێکی بەیانی ڕۆژی شەممە هێرش کرا سەر فەرماندەیی هێزەکانی هەفتا و بە 2 درۆن کاتژمێر 7:15 و 7:20 خولێکی ئێوارێ هێرش کرا سەر شاری کۆیە کەمپی پەنابەران و بە 1 درۆن کاتژمێر 8:39 خولێکی شەو گوندی شێخ وەیساوای نزیک لە شاری سلێمانی کراوەتە ئامانج وە خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە. ئەوەش نوێترین لێدوانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بوو. هەر لەگەڵ ئەوەش هەندێک زانیاری تر کە هاتووتە بەردەستم باس لە ئەوەی کە لە میدیاکانی ئێران باسی دەکەن، ئەوەی دەرەوەی وڵاتیش باز لەوە دەکات، دەڵێت لە کاتژمێر 21:45 خولەکی بە کاتی ئێران واتە دەکاتن 9 چارەک بە کاتی خۆمان چارەگێک پێش ئێستا هێرش کراوە سەر ئیسفەهان دەنگێکی زۆر بیسراوە، دەنگی تەقینەوەیکی زۆر گەورە لە باشووری ئیسفەهان بیسراوە، لە باشووری ڕۆژهەڵاتی ئیسفەهانیش دەنگێکی زۆر گەورە بیسراوە. هەروەها ئەمە هێرشەکان بوو بۆ سەر ئیسفەهان، باشووری ڕۆژهەڵات لەگەڵ باشووری ڕۆژاوای ئیسفەهان دەنگی تەقینەوەی زۆر گەورە بیسراوە. هێرشەکان بەردەوامن بۆ سەر ئەسفەهان لەو 36 ڕۆژی ڕابردوو بە تایبەت ئەسفەهان و ینی بە پێی ئامارەکانی ئێران کە خۆی باسی دەکا زۆرترین بردومان کراوەتە سەر پارێزگای تاران، هورمزگان و دواتریژی ئیسفەهانەمانە ئەو سێ پارێزگای بوون کە زۆرترین هێرشیان تاران و ئەسفەهان زۆرترین هێرشیان کراوەتە سەر و زۆرترین ئاماری کوژراوی لە تاران و لە هورمزگان بووە. ئەسفەهان بە خۆتان زان بە حکومەوەی کە بوونی بنکە ئەتۆمیەکانی لەوێ و بوونی کۆگای چەک و تەقەمەنی و شوێنی درۆن شوێنێکی گرنگی پیشەسازیە لە ئێران، بۆیە زۆر بە چڕی فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل هێرش دەکەنە سەر ئیسفەهان. ئەوە چەند هەواڵی بەپەلە بوو کە ویستم پێتان بڵێم. ئێستاش دووبارە بچینەوە لای کاک فەرزینی کەرباسی. کاک فەرزین، سپاس بۆی کە چاوەڕێ بووی. پرسیارێک دەمێ بکەم سەبارەت بە بارودۆخی ناوخۆی ئێرانەوە ئاماژتان بە بابەتی گرین کرد، بابەتی دانوستاندن لە ئێران ئێستا تقریبەن وەک شتێکی حرام و شتێکی زۆر قەدەغەی لێ هاتووە، چون ئەوەی کە جەواد زەریف کە لێدوانێکی بۆ ئەو کۆڤارێکی ئەمریکیدا بوو بە توندی هەڕەشە کرا سەری کە ئەگەر لێبوری نەخوازێ و بە خەڵک دەچنە بە دەرگای ماڵەکەی و چی لێ دەکەن و تەنانەت باز لەوە دەکەێت کە دەبێت دەستگیر بکرێت ئەو حەسەن ڕۆحانی. ئایا ئەمە دووبەرەکییا بڵین ناکۆکیەکی زۆر لە بەرەکانی ڕێفۆرمخواز و بناژۆخوازەکان ناگەێنێت و ئەوە بڵین لە داهاتوی ئێراندا چ ڕۆڵ و کاریگەریەکی دەبێت؟ ئێوە زانن کاتێک کە شەڕ دروستە بێت ئەو باڵەی کە باڵی ئەسکەری نظامی ئەوانەی کە شەڕکەرەکانن کە باڵادەستن، ئەوەی کە ئێمڕۆ لە ئێران کۆمباوە ئەوەیە کە ئەمەڵان زیاتر لە 250 کەس لە سەرانی کۆماری ئیسلامی کوژراون، یعنی لە سەرانی سوپاسداران ڕەهبەری ئێران، یعنی ئەو کەسانەی کە ڕاستەوخۆ دەسەڵاتیان بەدەستەوە کوژراون. ئێستا فەرماندەگەر میانی ئیسلاحەوانەیە کە لە ڕۆدەی بانان نەبوون لە فەرماندەگەر سپا ئەوانە وڵات خەریکن بەڕێوە ئەبەن و حتا سەرکۆماری ئێران و دەوڵەتی ئێران ئەمەڵەن تەنها بار و کاری ئەوەیە کە نانوعاوی خەڵک جێبەجێ بکە، یانە هیچ ڕێگە پێدراو نییە کە بڕیار بدات و یا بڕیاری ئاشتی یا شەڕ بدات. ئەمەیەکەی لە کۆماری ئیسلامیە بە باڵەکانی شێوە، یانە ئەوانەیە کە بەناو ئیسلاح تەڵەب بوون ڕێفۆرمخواز بوون یا ئەوانەیە کە توندڕەویش بوون ئەمەڵەن
ئێستا کارێک بۆ نوع بەدەستیان نییە. ئەوەی کە ئێمڕۆ لە ئێرانە بڕیارەدات فەرماندەیی سوپای پاسدارانن. بۆیە لە باڵی سیاسی و ئیسلاحات ئەوانەیە کە خوانیان بە تەکنۆکرات دانیا ئەمەڵەن لە چرخەی بڕیاردان لە ئێرانە بەدەر نراون، یان ئەوانەی تر نین لە ناو ئەو چرخە. ئەوەی کە هەیە سوپای پاسدارانە. سوپای پاسدارانیش بوون و نەبوونی خۆی بەم شەڕۆ بەستکەسەوە. بۆیە ئەگەر دقت بن هەر قسێک کە ترامپێکات قەرارگای خاتمەولەنبیا بڕیارێک ئەدات، قسەیەک ئەکات، بەیاننامە ئیطلاعیەک ئەدات. بۆیە ئەوان ئەمەڵەن ئەم شەڕە بە شەڕێکی نۆعی ئاخرۆزەمانی تواشای ئەەکەن. ئەوەی شە خۆتان نەزان ئەگەڕێتەوە بۆ پێشینەی فکری و ئیدۆلۆژی ئیسلامی نۆعی شیعەکە کە هەموو شتێک بۆ جۆرە ئەبینێت کە ئەمان لە بینی دوو باڵی ئیمام حەسەن و ئیمام حسێن ئەمان خەباتی ئیمام حسێنیان هەڵبژاردووە، یانێ بۆ شەهید بن و نەهایەتەن ئاوا تواشایەکەن. بۆیە ڕێگە نادەن هیچ کەس بێت لۆ بێنا قسە بکات. ئەلبەتە بەرامبەرەکەیشی ئێمە بینیمان ئاغای کەماڵی خەڕازی دوو شەو لەمەوە پێش لە ماڵەکەی درا. ئەو کەسێ بوو کە قەرار وابوو تەک وایس پرێزیدنتی ئەمریکا، معاونی ئەوەڵی ئەمریکا قسە بکات بۆ بڕن لە پاکستان دانیشن لەسەر ئەم شەڕە قسە بکەن. ئیسرائیل لێدا، یانێ لە هەردوولا بیستێک هەیە بۆ ئەوە کە مساڵحەیەک نەکردێت، ئەم شەڕە تواو نەبێت. بۆیە بەڕای من لە ئێرانە ئێمڕۆ هیچ کەس و لایەنێک ناتوانێت بڕیار لە ئاشتی بدات. و لە بەرامبەرەکەیشی ئەمریکا و ئیسرائیل، ئەمریکا کە تەسلیمی مطلق یانە کامەڵەن ئێرانی بە تەسلیم بوون بە خۆڕادەستکردن ئەبینێت ئەبێوا بکات. ئیسرائیلیش تا ئەو نەتیجە کە ئێرانێکی لاوازی کۆتوو جیانەوە هیچێکی قبول نییە، چون ئەم شەڕە ئەگەر ئێستا وێڵی بکە ئیسرائیل ئەمەڵان شکستی خواردووە، چون نەگەیشتووە بۆ ئامانجەکە دژمنە سەرسەختەکەی خۆی لە ناوچەکە لە ناوبەرێت و بەتوا پەلو باڵەکانیەوە، یانێ وەک ئەوانەی کە لە وڵاتانی دراوسێ لە عێراق هەن، لە یەمەن هەن، لە لوبنان هەن. بۆیە بەڕای من ئەم ڕۆژانەکە ئێمە تێداین ڕۆژی دیپلۆماسی و ئاشتی نییە تا بزین لە ڕۆژانی داهاتوو چی پێشتێت. بەڵێ باش کاک فەرزین، هەر لە درێژەی ئەم بردومانانە و قسەکانی ئێوە بەڕای ئێوە ئەمڕۆ هەم لە شەلەمچە لە مەرجی دەواازی سنووری شەلەمچە و لە مێهرانیشی داوە لە ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان، ئایا ئەمە هەڵگری هیچ پەیامێکەیە بەڕای ئێوە؟ بەڵێ ئەم چەند ڕۆژی ڕابردوو بینیمان جەماعاتێک بە تیوتا ئەو هایلوکسەکانەوە پیکابەکانەوە لە هەشت و شعبی چوونە ناو ئێران، ڤیددیۆشیان لێ بڵاو بووەتەوە چوونە تاران و لە وڵستان لە پارێزگا باشووریەکانی ئێرانەوە چووگن تێکەڵ بە هێزەکانی بەسیج بووبن کە ئەمانیش خۆیان بە عەرەبیەکەی هەر بەسیجێتر هەشت و شعبیە نوعی بەسیجی عەرەبیە. بەبستمەوەیە ئەمانە کە بەرەبەرە بەناو کۆمەکگەیاندن بۆ کە یارمەتی بگەنن بە خەڵکی ئێران و بە کۆماری ئیسلامی ڕۆشتون، ئەمە بە خوێندنەوەی زۆربەی شرۆڤەکارەکان و سیاسیەکان ئەمە تەداخل و دەخاڵەتکردنێکی ڕاستوخۆی دەرەکیە بۆ ناوە بۆ تەقویەتی کۆماری ئیسلامی، چون ئەزانن لە باری ڕۆحیەوە تووشی زەعف بووبن، تووشی تێکشکاندنی دەرونی بووبن و لە باری عەسکەریشەوە ئەوانەیە کە بۆیان شەڕەکان دەستیان لەرزی و ئیسلاحەن ئەترسن. بۆی ئەمانە کە هاتوون ئیسرائیل و ئەمریکا لیانەدەن بۆ کە ئەو ڕێگەشە لیان داخن کە بۆ یارمەتیان نەڕۆن و یارمەتی و خەڵکەیەکە لە ناوە ئیسا هەرچی شەو بە ژن و مناڵەکانیان تێنە سەر جادە، بۆیە بە یەکترین ڕۆحیە بن، بە یەکترین وورەی یەکترین ببنە سەر. بۆیە بەڕای من ئەم لێدانە کامڵەن ئاگاهانە بوو بۆ ئەو ڕێگەل لیان داخن و ئەو هێزە کە هێزی هەشت و شعبیە نەڕێتە ناوە بۆ فریای بەسیج و سوپای پاسداران کرد. بەڵێ باشە هەندێک باسی کێشەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا و ناتۆ بکەین. بە تایبەت لە ڕۆژانی ڕابردوو بینیمان کە دۆناڵد ترامپ زۆر بە ڕاشکاوانە ڕەخنەی لە ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کرد بوو و باس لە چارەنووسی خۆیان لە داهاتوو دەکات لەگەڵ ناتۆ. بەڕای ئێوە چی سێناریۆیەک پێشبینی دەکرێت لە نێوان ئەمریکا، ناتۆ، وڵاتانی ڕۆژاوادا؟
هەر لە 2016 ئەگە بیرمان بێت کە ترامپ هات، ترامپ ئەم دکترینی ناتۆی بردەژێر پرسیار، یعنی بردێژێر علامەتی استفهام بۆ وەکە ناکرێت ئەمریکا زۆرینەی پارەی ناتۆ وەک پەیمانێکی نێودەوڵەتی زۆر بەهێز پارەکەی بدات و ئەو وڵاتانە هیچ یارمەتیکی ناتۆ نەدەن و تەنها لێ بەهرەمەند بن، لێ ئیسفادەکەی بەرن. بۆیە ئەم ساڵ کە ئەم مەسەلە پێشات ئەمەڵەن ئاغای ترامپ بە جددیش یانێ زۆر بە جددی ئەمەی باس کردەوەتی یە من دوای ئەم شەڕە بیرێکی جددیەکەمەوە لە بوونمان لەم پەیمانە کە ئێوازانن ئەگەر ئەمریکا لەم پەیمانە بێتە دەرەوە، یانێ چۆڵی کات و بێتە دەرەوە ئەمەڵەن هەڵەوەشێتەوە. هەر دوێنەوە ئیمڕۆ بینیمان لە ئەڵمانیا فەرمان دراوە کە نۆعی ئەسکەری بەمێژی سەربازی یانێ ئەوەی کە تۆ خزمەتکردن لە ئەرتەش بێتە ئیجباری، بە ئیجباری خەریکنەکەن و خەریکن تەدبیری بۆکەن کە چۆن بتوانن لە وڵاتی خۆیان ئیسلاحەم بەرگری بکەن. وڵاتانی ئەوروپایی ئەزانن کە ئەمریکا ئیتر ئەم باج و خەراجە بە ناتۆ بە ئەوروپا نادات و لەم مەسئلەی نەفت و گەڵووی هەرموزە نیشانیاندا کە چەندێک لاوازن و حتا حاضر نین بۆ مەساڵحی خۆیان کە ئێوازانن بنزین و گاز چەندێک گران بووە لە ئەوروپا، بەڵام حاضر نین هیچ هەنگاوێکی بۆ هەڵگرن. ئەلبەتە شاید جیاوازیکی ڕیشەیش هەیە لە بینی ئەوروپا و ئەمریکا، ئەوەی کە ئەوروپیەکان مەسەلەی ئەحزابیان زۆر لاوازە، ئەتوانێت بە کەمێ ڕای خەڵک خوار و نزم کات بەرز و نزم بێت لە دەوڵەتەکان هەڵەوەشێتەوە. بەڵام ئەوە لە ئەمریکا وجودی نییە. ئەمریکا 4 ساڵ سەرۆکێکی هەیە کە ئەتوانێت هەر بڕیارە بدات و بە مەسلحەتی حیزب و وڵاتەکەی خۆی بڕیار بە. بەڵام ئەوەی کە وازح و جددیە حتمما وایە کە ترامپ ناهێڵێت ناتۆ ئاواز بێ خاسی بێت، بێ خاصیت بێ ڕنگ و بۆ بێت و تەنها ئەمریکا گەرکی بێ شەڕی رووسیە بۆ بکات، پشتیوانی لە ئۆکراینیا بکات، هەموو پارە و چەکی ئەو شەڕە دابین بکات و ئەوان حاضر نەبن هیچ هەنگاوی هەڵگرن. بۆ ئەم مەسەلەیشە دقیقاً ئەوروپا هەرەوەی کرد و بۆیە بەڕای من ئەوروپا تووشی کێشەیەکی گەورە ئەبێ لە ئایندە و من پێم وایە ترامپ و حتا دوای ترامپیش هەر سەر کۆمارە بێتە بەرەوە بێتە سەرکار ناتوانێت ئیدامە بەو ڕەوش و بۆ شیوە بدات کە ئەمریکا دابینکەری هەموو شتێ بێت و ئەوان وڵاتانی ئەوروپای حاضر نەبن هەتا حەقی خۆیان بدەن، یانە ئەو پارێکە لە سەریانە. ئەیسێمە وڵاتی وەک ئیسپانیامان هەست کە پارەکەی خۆشی نادات، بەڵام لە ناتۆ ئیسفادەی خۆیە بات و لە هێزی ناتۆ بۆ بەرگری لە خۆی ئیسفادا بات. بەڵێ دەمەوێت پرسیارێک لەسەر رووسیا و چین بکەم بەڕاستی، چون ئێران رووسیا و چینی وەک دۆستێکی استراتیژیکی خۆی بەنێو بردبوو و وا نیشانی دەدا. حتا هەندێک لە گومانەکان هەن با بڵێن زانایانی لە بواری سەربازی دەڵێن ئەو فڕۆکانەی کە ئێستا ئێران خستوێت خوارێ بە تایبەت F-15 ئیەکە دەڵێن بەڵکو بە سیستمێکی بەرگری ئاسمانی ڕووسی کەوتبێتە خوارێ بەڵکو. بەڵام ئێوە هەڵوێستی رووسیا و چین بە تایبەت لەم شەڕەدا تا ئێستا چۆن هەڵدەسەنگێن؟ خب وازەحە رووسیا و چین هەر کامێکیان بۆ مەساڵحی خۆیان حاضرن زۆر چ بکەن، بە تایبەت بەنسبەت ئەمریکا و تەوازنێکە بێت لەو شەڕە نگای بێرن. رووسیا و چین بە هیچ جۆرێکەوە بە دڵنیاییەوە ناڕۆنە شەڕی ئەمریکا، مسلمەن ناکەن. رووسیا ناڕێتە شەڕی ئیسرائیل. ئەوە بیزانن کە گەورەترین و دۆڵەمەندترین کەمینەکان لە رووسیا و خودی ئیسرائیلیش رووسیا یاهودیەکە جوولەکەکانن، بۆیە ئەوە ناچنەوە شەڕەوە و چینیش ئوسکوڵەن بە بنەمای سیاسەتی خۆی شەڕ ناکە، بەڵام بۆ نگاهداشتی ئەو تعادڵ و تەوازنە لە شەڕە کۆمەکی ئێرانیان کردووە. بۆ دووچت بە ڕۆشنی کۆمەکیانیان کردووە. یەک، ئەو شوێنانەی کە لەم ئاخیرە ئێران لە ئیسرائیلیدا ئەوە بە گومانێکی زۆرەوە، یعنی بە دەرسەدێکی زۆرەوە رووسیا کۆمەکی رووسیا و چین یارمەتی ئێرانیان داگا. ئەوەی کە چەکی تازەیان داگەپیان بۆ کە ئەو فڕۆکەگەرە
داخراون بە دڵنیاییەوە چەکی رووس و چینە چۆن ئێران ناتوانێت و نەیتوانیگە ئەو چەکانە بەرهەم بهێنێت و ئەوە ئەو چەکانە لاکە لە توانی بێژین ئیجازەی ئەوەی پێدراوە کە لێ بەکاری بێنێت و ئێمە بینیمان کە چۆن توانی لە شەوێکا دوو فڕۆکەی ئەمریکایی دابخات بۆیە حتمما رووسیا و چین لەم شەڕا هەن بەشداریان کردووە بەڵام بە ئیسلاحان بە گڵۆپی خامۆش یانێ بەوەی کە کەس ڕاستۆخۆ ئەوان تۆمەتبار نەکات بەڵام بە دڵنیاییەوە هەن و بە دڵنیاییەوە تەنها ئێران هەمیشەوە کارتێ بەدەستیانەوە بووگە بەکاریان هێناوە بۆ وەکە لە بەرامبەر ئەمریکاوە و هێزەکانی ترەوە بەکاریان بێنن چۆن ئێران ئەتوانێت کێشە بۆ هەر وڵاتێک دروستکاکە لەو ناوچە بە بەتایبەت بۆ ئیسرائیل و ئەمریکا. بەڵێ باشە زۆر سپاس بەڕێز فەرزین کەرباسی چاودێر و شۆڤەکاری سیاسی لە سلێمانی لەگەڵمان بووی هەر بژین. بینەران هەندێک هەواڵی تازە هەیە کە بۆتان باس بکەم گرنگی شەبێگومان بەرپرسێکی باڵای هێزی بەرگری ئیسرائیل دەڵێت هەموو ئامادەکاریەکان تەواو بوون بۆ ئەوەی کە هێرش بکرێتە سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران ینی هەمووی ژێرخانی وزەی ئێران ژێرخانی وزەی ئێران بە تەواوەتی لەناو ببرێت و هێرش بکرێتە سەری بەڵام چاوەڕێی گڵۆپی کەسکین ڕۆژی ڕابردووش نەتانیاهوو ڕایگەیاندە بوو کە هەموو شتێک ئامادێت تەنیا چاوەڕێی گڵۆپی کەسکن یا گڵۆپی سەوزی دۆناڵد ترامپن بۆ یکە هێرش بکەنە سەری ئەمەش لە درێژەی ئەو تویتانەی دۆناڵد ترامپ دێت کە باسی لەوە کردبوو کە 48 کاتژمێر ماوە کەرچا کەمتر لە 42 کاتژمێری ماوە ئەو دیمەنانەش نوێترین دیمەنن دیمەنی تەقینەوەی ئەمڕۆ کاتژمێر 45 بە کاتی ئێران بوو نزیک 11 با بڵین 4 دقە بە کاتی باشووری کوردستان هێرش کرایە سەر کۆمەڵگای پێترۆکیمیایی ماهشەهر لە باشوور ڕۆژاوای ئێران ستا بۆشتان باز دەکەم زانیاری نوێ بەڵام ئەو ڤیددیویانە ئەو ڤیددیوی کە هاتووە نوێترین ڤیددیوەیە دەبینن دووکەڵێکی چڕ بەرز بۆتەوە گرنگترین یەکێک لە گرنگترین ناوەندەکانی بەرەمهێنانی نانەوتی ئێرانە ناوەندی با بڵێن پێترۆکیمیایی ماهشەر خۆی شارێکە لەوێ ئەمە دەکوێتە باشووری ماهشەر نزیکە لە کەنداو لەوێ شوێنێکی زۆر استراتێژیکە ئەو دیمەنە تازانن و بەندەری ماهشەر با بڵێن کۆگای پێترۆکیمیایی بردومان کراون دەبینن کە زەرەر و زیانێکی زۆر بەر کۆگاکانی ئەو کۆمەڵگا پێترۆکیمیایانە دراوە. بەڵێ ئەو دیمەنانەی کە دەیبینین لەسەر شاشەی کورسات ئەمەش دیمەنی ئەم شەوی پارێزگای میسانە بەڵێ باز لەوە دەکرێت کە کێڵگەنەوتیەکان لەوێ کراونەتە ئامانج دەبینن دیمەنی تەقینەوە با بڵێن بەرز دەبێتەوە نورێک بەرز دەبێتەوەش سووتانە ئاگرێک بەرز بۆتەوە باز لەوە دەکەن کێڵگەنەوتیەکان لە پارێزگای میسان لە عێراق کراوەتە ئامانج بەردەوامی باشووری عێراقیش یەکێک لەو شوێنانە بووە کە بەبەرداوامی بۆتە شوێنێک بۆ بردومانکردنی هێزەکانی حەشتی شعبی لەو ناوچانە بە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەو دیمەنانش نوێترین دیمەنی پارێزگای میسانە کە باز لە تەخینەوە لە کۆگایەک نەوت دەکات لە پارێزگای میسان دیارە شەڕەکە هەر دەڕوات چرتر دەبێت ئاگرێکی بەرزیش ئاگرێکی زۆریش دروست بووە ئەمە نوێترین هەواڵەکان بوون و هەرو جۆری کە باسیشم کرد ئەوە بابەتێکی گرینگە کە ئەو بەرپرسە ئیسرائیلیە باز لەوە دەکات دەڵێ گڵۆپی چاوەڕێ گڵۆپی سەوزن بۆی کە هێرش بکەنە سەر ژێرخانی وزەی ئێران جاوە دەکەوێتە چوارچێوەی هەڕەشەکانی دۆناڵد ترامپ بۆ سەر ئێران کە دەڵێت ئەگەر ڕێککەوتن نەکەن یا گەر و هورموز نەکەنەوە ئێران دەکەینە دۆزەخ. بەڵێ باش ئێستا
گرافیکێکم بۆ ویددیۆواڵێکمان ئامادە کردووە لەگەڵ هاوکارانم هەندێک زانیاری هەیە سەبارەت بەو کۆمەلگا گرنگە کۆمەلگای پێترۆکیمیایی ماشەهر کە دەکەوێتە باشووری ڕۆژاوای ئێران سەر بە پارێزگای خوزستانە سەر بە پارێزگای خوزستانە و شارێکی بچووکە هەم شارێکی زۆر گرنگی ئابووریە بۆ ئێران یعنی یەکێک لە شادەمارە گرنگە ئابووریەکانی نانەوتیە لە ئێران ئەوەی کە دەیبینن ئەمە یەکێک لە بەندەرەکانیەتی ینی ئەمە یەکێک لە کۆگاکانە کۆمەڵێک کۆگای تێدایە زانیاریە گرنگەکان ئەوی کە بۆتان باسکەم بۆی باش بزانن ناوچەی تایبەتی ئابووری پێترۆکیمیایی ماشەهر پێتزۆنیشی پێ دەڵێن پێگەی ئابوووریەکەی بۆچی گرنگە لە گرنگترین ناوەندەکانی وزە و پێترۆکیمیایە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چون ئێران لێرە زۆرترین هەناردەی نانەوتی خۆی دەکا لە بواری پێترۆکیمیایی لە بواری پلیمەر لە بواری با بڵێن کودە کیمیاییەکان هەروە زنجیرەی دابینکردنی نەوت و غازی ئێرانیش هەر لەوێەوە دابین دەکرێت شوێن و پێگە استراتیژیەکەی لەکوێیە لە پارێزگای خوزستانە دەستگەیشتنی ئاسان بە کەنداو چون لە پاڵ کەنداوەیە و زۆر ئاسان کەشتیەکان دەتوانن بێن لەوێ بار لێدن و لێوە بڕۆن بۆ هەموو شوێنی دنیا نزیک سەرچاوەکانی نەوت و غازە بۆیە پێگەیەکی زۆر گرینگە پەیوەندیەکەشی هێڵی شەمەندەفەری ناو ئێرانی هەیەواتە لە خوزستانەوە دەتوانێت هەتا مەشهد هێڵی شەمەندەفەری هەیە ینی لە خوزستانەوە دەچێتە ئیسفەهان و تاران و بوشەهر و ئیسفەهان و تاران و لەوێشەوە تا مەشهد ینی واتە لە باشوور ڕۆژاوای ئێران و هەتا باکوور ڕۆژهەڵاتی ئێران دەڕوات و لە خواریشەوە زاتن لەسەر کەنداوە بۆیە شوێنێکی زۆر گرینگە ینی هێڵی شەمەندەفەری هەیە تۆڕی جادە و بەندەرە گەورەکانیشە ینی بەندەرەکانی کاناڵی ئاوی سروشتی هەیە کە یەکسەر دەتوانن کەشتیەکان بێن نزیک لە بەندەرەکە بارەکانیان لێدەن یا بارەکانیان خاڵی بکەن لەوێەوە لە باشووری ئێرانیشەوە بڕۆن بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بڕۆن بەرەو ئەوروپا بۆیە ئەو شوێنێکی زۆر گرینگە ناوەندی پێترۆکیمیایی ماشەر ئەگەر بچینە لاپەڕی دیتر زۆرتر باس لە گرنگی ئەم شوێنە دەکەین پێکاتە و تواناکەی ڕوبەری 2600 هەکتارە لە 21 کۆمەڵی پێترۆکیمیایی پێکدێ ئەوەی کە ئێستا ئێوە لە پشتەوە دەیبینن چەنددانە لەوانن 21 دانە شوێنی ئاوای هەیە کە هەمویان بەشێک لە شرکەتەکان لەوێ کار دەکەن ئەو شرکەتانش کە من پێشتر باسم کرد سەر بن سپای پاسدارانی تواناکەی دەتوانێت ساڵانە 26 میلیۆن تۆن بەرهەم پێک بێنێ ینی لە 140 پشکی ساڵانەی ئێران بەرهەم دێنێت لە بەرهەمە نانەوتیەکان گرنگترین کۆمپانیا و کۆمەلگاکان کە لەوێ ئیش دەکەن بەندەری ئیمامەوەی کە ئەمڕۆ بۆردومان کرا بۆ عەلی سینایە مارۆنیش ئەمڕۆ بۆردومان کرا ئەروەند کارون و غەدیر و ئەمیر کەبیر هەرچەندە فەجری 1 و 2 هەیە بەڵام ئەمانە یەکێک لە گرنگترینەکانن ئەمڕۆ ئەوەی کە بۆردومان کرا بەندەری ئیمام بوو فەجری 1 و 2 ئەم شوێنانە بوون کە بۆردومانیان لێکرانی ئەو شرکەتانن ئەو کۆمپانیانن کە لەوێ کار دەکەن دەزانن ئێوە کە ئێران لە ژێر گەمارۆدا بوو بەڵام بەشێکی زۆری ئەم گەماڕوانە توانراوە لەلایەن ئەم شرکەتانەوە ئەم کۆمپانیانەوە دەوری لێ بدەن و ئێران بتوانێت پشکێکی زۆری ئابووری وڵاتەکەی خۆی دابین بکات جای سەبا بچینە لاپەڕی تر زانیاری زیاتر هەر لەسەر پێترۆکیمیای ماشەر ژێرخانەکانی چەندین سەکۆی هەناردەکردنی هەیە ئەو شوێنە وەک ئەو جۆرەی کە باسم بکەین لە باشووری ئێرانەوە دەتوانێت هەتا باکوور ڕۆژهەڵاتی ئێران چ بنێرێ هێڵی بۆری خۆراک و بەرهەمیە خۆراک مەبەستمان چیانی هێڵی بۆریەکەی لێەوە چون هێڵی بۆری غازی سروشتی نزیکە یەکسەر بەرهەمەکان لەوێەوە دەتوانن دروست بکرێن بەرهەم بهێندرێن ئەو شتانی کە پێویستی بە غازی سروشتی هەیە واتە پێویستی بۆ ناکات لە شوێنێکی ترەوە غاز هێڵی بۆری بۆ بەری بۆ خۆی هەیەی شوێنەکەی بۆیە ئەوەندە استراتێژیکە دامەزراوەی کۆگاکردنی بەرفراوانی ینی هەژمارێکی زۆر لە ئەو شتانێک کە بەرهەمە پێترۆکیمیایەکانی کە بەرهەم دێنێت دەتوانن کۆگا بکرێن ئاوی پیشەسازی و کارەبای جێگیریشی بەردەوام هەیە دەزانن ئاو کارەبا بەشێکی زۆر
بەشێکی سەرەتاییە بۆ بەرهەمهێنانی بابەتی پێترۆکیمیایی. تایبەتمەندیەکەی کەمی تێچووی بەرهەمهێنان، ینی بە تێچوویەکی زۆر کەم بەرهەمێکی زۆر بەرهەم دەهێنرێت. ناوەندێکی گەورەی پیشەسازیە، هەناردەی دەریایی ئاسان بۆ جۆرەی کە باسم کرد نزیکە لە کەنداو زۆر ئاسانەوە. دوها ناوچەی تایبەتی ئابووری ئێرانە. گەر بچینە لاپەڕەی تر باش ئەمە کۆتا لاپەڕە بوون لاپەڕە بووی کە باسم کرد هەموو زانیاریەکان بوون لەسەر کۆگای پێترۆکیمیایی ماشەهر لە باشوور ڕۆژاوای ئێران کە ئەمڕۆ ئیسرائیل بۆردومانی کردبوو و ئەوە بوو کە ئیسرائیل باز لەوە دەکات گڵۆپی سەوز ئەگەر هەڵکە ئەمریکا ئامادەن بۆ هێرشکردنە سەر هەموو ژێرخانی وزەی ئێران. ئەم دیمەنانش کە دەیبینن ئێستا دیمەنی ڕاستەوخۆی گەروی هورمزە، چەند کەشتیەک تێپەڕ بوون بەوێدا لە گەروی هورمز. هەرچەندە ئەمڕۆ هیندستان وەزیری نەوتی هیندستان وەزارەتی نەوتی هیندستان باسی لەوە کرد کە بارێکی زۆر نەوتیان توانیوە لە ئێرانەوە هەرچەندە ئەو کەشتیە نەوت هەڵگرە لە ژێر گەمارۆدا بوو، بەڵام بە حکمی ئەوەی کە هیندستان سێهەمین وڵاتی هاوردەکاری نەوتە لە دنیادا بۆیە مەجبور بووە لە ئێرانەوە سەرڕای ئەوەی کە لە گەمارۆژدا بووە نەوت هاوردە بکات و هەروەها غازی LPGشی هاوردە کردووە لە ئێرانەوە. جا زۆر جار ئێمە دەبینین کە دەڵێن ئێران گەمارۆ دراوە یا رووسیا گەمارۆ دراوە لە کاتی ئاوادا بۆی کە بەهای نەوت و غاز زۆر بەرز نەبێتەوە. زۆر جار لە وڵاتەکان زۆر لە شرکەتەکان تەنانەت ئەمریکا خۆشی ئیزن دەدات بەندێک لەو کۆمپانیایانە کە بتوانن نەوت بفرۆشن یا هەندێک لە وڵاتانە. بۆ نمونە رووسیا کە لە کاتی شەڕی ئۆکراین و رووسیادا لە ژێر گەمارۆدا بوو، بەڵام بەشێک لە گەمارۆکانی لێ لابردرا شێوەیەکی کاتیش بێ بەڵام لابردرا بۆی بتوانێت نەوت و غاز هەناردەی جیهان و ئەوروپاش بکات بۆی کە بەهای نەوت زۆر بەرز نەبێتەوە. بەڵێ بەرداوام دەبین لە ڕووماڵکردنی جەنگی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل. ئێستا هەندێک وێنە دێتە سەر شاشەی کورتسات نیوز کە باس لەوە دەکات لە سنووری نێوان سووریا و لوبنان لە شارۆچکەی مەسناع لەوێ ئەمە ئیسرائیل ئەم ناوچەی دیار کردووە دەڵێت ئەو ناوچەیە چۆڵ بکەن بە حکمی کە حیزب الله لەوێ بۆردومانی دەکات بە درێژایی 8 کیلومتر ئەم سنوورە نێوان سووریا و لوبنان دەکوێتە شارۆچکەی مەسناع. جا ئیسرائیل بەعام هەر کات کە دەیەوێت شوێنێک بۆردومان بکات پێشتر هۆشداری دەدات. ئەمەش یەکێک لەو هۆشداریانەیە داوا لە هاوڵاتیانی و ناوچەی دەکات کە سنوورەکە جێبێڵن چون ئەو شوێنە بۆردومان دەکات و بە بیانووی ئەوەی کە دەڵێ حیزب الله لەوەیە محکومێکی حیزب الله لەوەیە پێگەکانی حیزب الله بۆردومان دەکات. هەر لەگەڵ ئەوەش وەزارەتی تەندروستی ئیسرائیل لێدوانێکی بوو لە ڕاگەیەندراوێکدا باز دەکات لە 24 سەعاتی ڕابردوو 113 برینداریان
گەێنراوەتە نەخۆشخانە وزان هێرشەکان شەوی ڕابردوش بەردەوام بوون بۆ سەر باکووری ئیسرائیل هەم لە باشووری لوبنانەوە هەم لە ئێرانی شەو هێرشکراوەتە سەر باکووری ئیسرائیل ئەمەش لە چوارچەوەی ئەو لە هێرشانەیە کە ئیسرائیل وەزارەتی تەندروستی ئیسرائیل دەڵێ 113 برینداریان گەێنراوەتە نەخۆشخانەکان. ئێرانیش لە ڕۆژی ڕابردوو بە ئاماری فەرمی خۆی ڕاگەیاند کە زیاتر لە 1600 کەس لە بۆردومانەکانی ئیسرائیل و ئەمریکادا کوژراون. جا لەگەڵ ئەمانە هەندێک هەواڵی تری گرنگ سەبارەت بە مافی مرۆڤی هەیە چون لە پاڵ ئەوە دەبینین لە ناوخۆی ئێراندا دەستگیرکردن زۆر دەبێ لە سێدارەدانیش لەم ماوەیە زۆر بووە چەند کەسێک لە سێدارە دران بە تۆمەتی ئەوەی ئێران دەڵێ بە تۆمەتیەوەی کە سەر بە ڕێکخراوی سازمانی مجاهدینی خەڵق بوون کە ئێران ئەوە وەک ڕێکخراوەیەکی تیرۆریستی بەنێو دەکات وە باس لەوە دەکات بە تۆمەتیەوەی کە بیستویانە ئاژاوە بگێڕن و لە دژی بەرژەوندەکانی کۆماری ئیسلامی بوون لە سێدارەی داون هەر لەگەڵەوە لە تاران چوار کەس بە پێی هەواڵی تۆڕی مافی مرۆڤی هەرانە لە ئێران کە چاودێری مافی مرۆڤ دەکات چوار هاوڵاتی لە تاران دەستگیر کراون کە یەکێک لەوان ئەو کەسانی کە دەستگیرکرا و باوکی لە زینداندا بۆ خۆی باوکی زیندانی سیاسیە شاهینی زۆقی تەبار وەلی زۆقی تەبار دەستگیر کراوە کە باوکی دەبێتە شاهینی زۆقی تەبار ئەمانە زیندانی سیاسی بوون. هەروەها لەگەڵ ئەوەش لە ئەهوازیش هاوڵاتیە کە دەستگیر کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران بە مردووی دۆزراوەتەوە تەرمەکەی ڕادستی هێشتا ڕادستی بنەماڵی نەکراوە بەڵام تۆڕی مافی مرۆڤی هەرانە باسی لەوە دەکا حسێنی غاوی هاوڵاتیە کە با بڵێ نیشتەجێی ئەهواز بووە پێشتر دەستگیر کرابوو بە حکومێکی لە خۆپیشاندانەکانی زستانی ڕابردوو بەشداری کردووە. ئێران بە بەردەوامی دەڵێوانەی کە لەم خۆپیشاندانانە بەشداریان کردووە هەمویان دۆست و هاوڕێ و هەواڵی دوژمنەکانمان بوون بۆیە دوژمنەکانمان عەفو ناکەین و لە سێداریان بدەین بۆیە ئەمەش بابەتێکی گرنگ و جێگەی گرنگی پێدانە. باش ئەو دیمانانە کە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن تەل ئەبیبە لە ئیسرائیل دیارە ئاسمانی تەل ئەبیب لە ئێستادا ئارامە هیچ شتێکی پێوە دیار نییە بەڵام پێدەچێت کە لە ساعاتەکانی داهاتوو هێرش بکرێتە سەر ئیسرائیل هەرچەندە تا ئێستا ئێران شەپۆلێکی تری موشەکەکانی ڕان نەگەیاندووە بۆ سەر ئیسرائیل بە درێژایی ئەم 36 ڕۆژ شەڕی کە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلێران شەڕی کردووە بە تایبەت ئەمە دوو هەفتەی ڕابردووە هەموو شەوێک دەبینین ئێران داوا لە لایەنگرانی خۆی دەکات لایەنگرانی حکوومەتی کۆماری ئیسلامی کە بێنە دەرەوە خۆپیشاندان بکەن بە مەبەستەوەی کە دەڵێن پشتگیری لە حکوومەتی کۆماری ئیسلامی بکەن بۆی کە لەسەر شقامەکان بن بۆیە بەردەوام دەبینین ئەو کەسانەی هاوڵاتیانەی کە لایەنگری کۆماری ئیسلامی ئێرانن لە شقامەکان دەبیندرێن ئاڵای کۆماری ئیسلامی ئێرانیان پێەیە و دروشم بەرز دەکەنەوە بەنامەوە ڕۆژی ڕابردوو ینی بۆتە ڕۆژەوێکی زۆر گەورە کە جەوادی زەریف وەزیری پێشووی دەرەوەی ئێران باسی لە ئەوە کردو کە ئێران دەبێت تانوتاندن بکات دەبێت لە بەرنامە ئەتۆمیەکەی خۆی بێتە خوارەوە و پەیوەندێکی دۆستانە لەگەڵ ئەمریکا دانێ ئەمریکا هەموو گەمارۆکان هەڵگرێت بەڵام ئەوە بۆتە ینی کارەساتێکی گەورەی ناوەتەوە لەسەر جەوادی زەریف بە دوژمن بە ناوی دەبن تەنانەت بانگوازیەوە دەکرێت دەڵێت ئیتر لەوە زیاتر نۆکەری بێگانە چی هەیە ینی مەگەرەوەی کە لە ناوچاوانی بنووسێت کە بڵێ من نۆکەری بێگانە و ئەمریکام ینی کارەساتێکی ئاوای ناوەتەوە لە ناو خۆێران بۆیە ئێستا وەگەڵ جۆرەی کێمەش باسمان کرد هەر کەسێک لە ناو ئێراندا باس لە دانوستاندن باس لە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا بکرێت بە دوژمن و بە شەیتان و بە کەسێکی خراپ هەژمار دەکرێت ئەمە ئێرانیەکان ناو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران خۆیان باسی دەکەن دەڵێن چۆن دەبێت ئێمە لەگەڵ هێزێکی داگیرکەر وەک ئەمریکا کە ڕێبەرەکەمانی شەهید کردووە دانوستاندن بکەین ئەوان وا دەڵێن بەڵام دیارە هەر شەڕێک لە کۆتاییدا دەبێت بە دانوستاندن
بە ئەنجام ببێت یا ئەوەی کە بە شەڕ بە تەواتی لایەنێکی تر لە ناو دەبات و یا ئەوەی کە شەڕەکە بەردەوام دەبێت تا ئەوەی کە هەردوو لایەن دەگەنە ڕێککەوتن یاوەی کە لایەنێک ئەوەی تریان زۆر لاواز دەکات بۆیە پێویستی دانوستاندن دەبینێت و هەموو مەرجەکانی قبول دەکات جا بۆی ئەم سێناریویانە بۆ ئێران پێشبینی دەکرێن باز لەوە دەکەن کە بەڵکو هەموو ئێران لە ناو بچێت ینی ژێرخانی ئابووری وزەی ئێران لە ناو بچێت کە ئەمەش ساڵانێکی زۆری دەبێت بۆی کە ئێران کۆماری ئیسلامی ئێران بتوانێت دووبارە سەر لە نوێ ئەمانە دروست بکاتەوە بێتەوە وڵاتێکی کە ئەم ژێرخانێکی وزە و ئابووری بەهێزی هەبێ بۆی ئەمەش زیاتر لە 20 تا 30 ساڵی دەوێت ئەمە یەکێک لە سیناریۆکان یەکێک لە سیناریۆکانی تر دەڵێت کە کۆماری ئیسلامی ئێران هەوڵ دەدات خۆی سەرکەوتووی ئەم شەڕە ڕابگەێنێ بۆی کە دەڵێت ئیسرائیل و ئەمریکا هەوڵیان داوە کە ڕەژیم بگۆڕن کەواتە کە ڕەژیم نەگۆڕدراوە ینی ئامانجی ئەوان گۆڕینی ڕەژیم بووە لە ناوخۆی ئێراندا کە ڕەژیم نەگۆڕدراوە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران دەتوانن لەسەرەوە مانێف بدەن دەتوانن لەسەرەوە پرۆپاگاندە بکەن بەڵام لە پاڵ ئەوە شەوت هەوڵدن دانوستاندن بکەن و بەشێک لە مەرجەکانی ئەمریکا قبول بکەن خۆتان دەزانن لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا 15 مەرجیدانا بۆ پێش کۆماری ئیسلامی ئێران و ئێرانیش پێش مەرجی هەبوو کە دەبێت ئێران لەلایەن ئەمریکاوە قەرەبوو بکرێتەوە و دەبێت گەرانتیەوە هەبێت جارێکی تر ئەمریکای هێرش نەکاتە سەر ئێران و ئەمریکا هەموو بنکەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەندا و لە ناوچەکەدا بکشێنێتەوە دەتوانن بۆ شێوازە و هەموو گەماڕۆکانی لەسەر ئێران لا ببردرێت لە بەرامبەردا ئەمریکا دەڵێت ئەمریکا دەڵێت دەبێت تۆ پەرە بە سیستەمی موشکی نەدەی هەموو موشکەکانی خۆت کۆتایی پێبێنی زۆرترین مەسافەی موشکەکانت لە 50 تا 100 یا 200 تا 300 کیلومتریان بۆ داناوە ئەوەندە مەسافە هەبێ بتوانێت تا 300 کیلومتر بتوانن موشکەکان بڕۆن کە ئەمەش حکمی تقریبا دەتوانین وڵای حکمی مردنیە بۆ سیستەمی موشکی ئێران ئەمریکا داوای ئەوانە دەکات ئەمریکا داوای ئەوە دەکات کە هەموو بنکە ئەتۆمیەکانی ئێران دووبارە بچێتەوە ژێر چاودێری ڕێکخراوی با بڵێن نێودەوڵەتی ئاژانسی نێودەوڵەتی وزە ئاژانسی نێودەوڵەتی ئەتۆمی بچێتەوە ژێر چاودێری ئەوان وە چاودێریەکی چڕی نێودەوڵەتی لەسەر بێ هەرچەندە ئێران بەردەوامی دەڵێ سیستەمی بڵێن پیتاندنی یۆرانیۆمی ئەوان وە بنکە ئەتۆمیەکانیان بۆ مەبەستی ئاشتی بەکاردێنن بەڵام ئەمریکا ئەمە ڕەت دەکاتەوە دەڵێت شتێکی وابوونی نییە ئەگەر ئێمە هێرشمان نەکردایەتە سەر ئێران هەتا 2 هەفتەی تر دەستی دەگەیشت بە بۆمبی ئاتۆمی جا بۆیە ئەمریکا و دۆناڵد ترامپ زۆر جەخت لەوە دەکەنەوە بە هیچ بارێک ناهێڵن ئێران دەستی بە بۆمبی ئەتۆم بگات وەلو ئەوەی کە ئەمە ببێتە هۆی لە ناوبردنی ئێران ئەمە قسەی دۆناڵد ترامپە جا هەر لەو چوارچێوەیەدا عەباس عێراقچی پەیوەندیەکی تەلەفۆنی وەزیری دەرەوەی با بڵێن ئێران پەیوەندیەکی تەلەفۆنی هەبوو لەگەڵ وەزیری هاوتای خۆی وەزیری دەرەوەی مسر عەبدولعاتی بەدر عەبدولعاتی باسییان لە بارودۆخی ئێستای شەڕەکە کردووە وە گرنگی ئەوەی کە مسر داوا دەکات کە ئێران لەسەر مێزی دانووساندن دانیشێت دیارە بە پێی هەواڵەکانی کە بڵاو بۆ تۆ لە ئاژانسی هەواڵی مەهری ئێرانی دەڵێت عەباس عێراقچی جەختی لەوە کردوێتەوە کە مەرجەکانیان هەرو مەرجانەی ڕابردووە دەبێت ئەمریکا قەرەبووی هەموو ئەو هێرش و زیانانەی کە لەسەر ئێرانی کردووە بیداتەوە و هەموو بنکەکانی لە ناوچەکە بکشێنێتەوە بەو مەرجە دەتوانن دانیشن هەروە باز لەوە دەکات کە دەتوانن وڵاتانی دۆست و وڵاتانێک کە مەرجەکانی ئێرانیان قبوڵە بۆ تێپەڕبوونی کەشتی لە گەروی هورمز دەتوانن لەوێ تێپەڕ بن.
بەڵێ بەڵێ ئەم دیمەنانەی کە ئێوە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن دیمەنی تەلئەبیبە دیمەنی ڕاستەوخۆی یا کەمێک پێش ئێستاە هاوڕێیان دیمەنی تەلئەبیبە هاوڵاتیانی ئیسرائیلی بەشێک لە هاوڵاتیانی ئیسرائیلی داوا دەکەن خۆپیشاندانیان کردووە کە بەڵێ کۆتایی بەم شەڕە بێت کۆتایی بەم جەنگە بێت کاریگەری خراپی لەسەر دەرونی هاوڵاتیانی ئیسرائیلیش کردووە باس لەوە دەکەن وە ئێستا دەبینین کە دیمەنی کەمێک پێش ئێستان بێگومان ئەم شەوی تەلئەبیبە پۆلیس هێزانیەکان دەستوەردان دەکەن لە خۆپیشاندانەکە دیمەنی ئێستای تەلئەبیبە خۆپیشاندەران داوای ڕاگررتنی شەڕ دەکەن دیارە دروشمیان بەرز کردوێتەوە بەڵام هێزە ئەمنیەکان ئەوەی کە لەو جۆرەی لە دیمەنەکان دیارە بە زەبری هێز دایانەوێ بڵاوی پێ بکەن بڵاو بە خۆپیشاندانەکان بکەن چەند کەسێکیش دیارە دەستگیر دەکرێت بەڵێ لێرە تێک هەڵچوونی شەیە لە نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان بارودۆخی ئاوادا بێگومان شەڕ لە کاتی شەڕدا هەرچەندە شەڕەکە چڕتر بێتەوە شەڕەکە گەورەتر بێت و ئێمە دەبینین هەست مافی مرۆڤ ئەمانە تا ڕادەیەک لاواز دەبنەوە تایبەت لە کاتی شەڕدا بۆ ئەمەش ئەم دیمەنانەش بەشێکن لەو شتی کە ئێستا من باسی کرد ئەوە دەبینی کە هێزە ئەمنیەکان پۆلیسی ئیسرائیل زەبری هێز هێرش دەکەنە سەر هاوڵاتیان وە بیانوی ئەوانیش لەلایەن خۆیانەوە بەڵکو مافیان هەبێ بڵێن وڵاتمان لە ناو شەڕدایە ئێستا کاتی خۆپیشاندان نییە بەڵام دیارە ئەمانە بەشێک لە هاوڵاتیان ناڕازین شێوازێکی جدی ناڕازین لە بەردەوامی ئەم شەڕە بەڵێ لێدوانێکی نوێی بڕیارگەی خاتەمولئەنبیا هەیە گێ بۆتان بخوێنمەوە کەمێکتر دواتر ڤیدیۆکەشی دێتە سەر شاشە بەڵام هەندێک باسی ئەم ناڕەزایەتیانە بکەم هاوڵاتیانی ئیسرائیل بە ساڵانە خۆی ئامادە کردووە جۆرێکە بەرپرسانی ئیسرائیل دەڵێن خۆیان ئامادە کردووە بۆ شەڕی گەورەتر چون ئیسرائیل وڵاتێکی بچووکە ڕاستی لە 56 ساڵی ڕابردووشدا بینیمانە کە چەندین جار لەلایەن وڵاتانی عەرەبەوە هێرش کراوە سەر ئیسرائیل و ئیسرائیل هەوڵی داوە کە وڵاتێکی خاوەن ئاسایش سەروەری بۆ خۆی دروست بکات بۆیە بەشێکی زۆری ئەم هاوڵاتیانە لە کاتی شەڕدا وڵاتیانی ئاسایی مەدەنی دەبێت بچنە پەناگاکان کە لە ژێرزەوی دروستکراون بۆیە دایما زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدرێت ئەمەش خۆی لە خۆیدا دەبێتە ئەوەی کە مرۆڤەکان تووشی حاڵەتێکی ناخۆشی دەرونی ببن لەم سەردەمی 100 ساڵی 21ەمیندا دەزانین کە شەڕەکان ینی کورتمەودا بوون ماوەیەکی کورتیان بوو بەڵام ئەم شەڕانەی لە چەند ساڵی ڕابردوودا دەبینی کە لە سەریەک بە تایبەت ئیسرائیل هەم لەگەڵ حزب الله هەم لەگەڵ حەماس دواتر لەگەڵ حزب الله و ئێستا لەگەڵ ئێران وڵاتێکە لەم چەند ساڵەدا بە تایبەتی بە چڕوپڕی لە ناو شەڕدا بووە بۆیە بەردەوام ئاگادارکردنەوە زەنگی ئاگادارکردنەوە و هاوڵاتیان بچنە پەناگا بە کاریگەریەکی زۆر لەسەر بارودۆخی دەرونیان دادنێ بەشێک لەو هاوڵاتیانە دەڵێن با ئێران نەڕوخێت بەڵام با کۆتایی بەم جەنگە بێت بۆیە دەبینین ئاوا خۆپیشاندان دەکەن لە بەرامبەریشدا هێزە ئەمنیەکانی ئیسرائیلیش کە دەڵێن ئێمە لە وڵاتێکداین لە شەڕداین ئەم شەڕەش بۆ خێروخۆشی وڵاتەکەمان دەکەین ئەوە وا باسی دەکەن ئەم شەڕە بۆ خێروخۆشی وڵاتەکەمان دەکەین و ئێمە پێویستیمان بۆ شەڕێت چون ئێران گەورەترین دوژمنی ئیسرائیلە و باس لەو دەکات کە دەبێت هەتا ئیسرائیل لە ناو نەچێ ویلایەتی فەقی و کۆماری ئیسلامی ئێران بەردەوام دەبێت لە کار و خەباتی خۆی بۆیە ئەوانیش خۆیان بە مافدار دەبینن کە بەرپرسی و
با بڵێن کاردانەوەیان هەمێ لە بەرامبەر ئەم خۆ پیشاندانانە. ئیندیپێندنت هەواڵێکی داناوە باس لە کۆتاییهێنانی دەورەی سەرۆککۆماری ترامپ دەکات لە هەڵبژاردننی کۆنگرێسدا. جیمس کاروێل استراتیژیشتێکی دموکراتەکانە پێشبینیۆ دەکات کە ئەگەر دموکراتەکان لە هەڵبژاردننی با بڵێن ناودەورەیی ئەگەر بتوانن دەست بەسەر هەردوو مەجلیسی با بڵێن نوێنەران و سێنا دەست بەسەر مەجلیسی نوێنەران و سێنادا بگرن، ئەگەری ئەوەی هەیە کە سەرۆکۆماری ترامپ زووتر لە کاتی خۆیدا کۆتایی پێبێت. چونیەوە دەزانن لە ئەمریکا چەند هەڵبژاردنێک هەیە، هەڵبژاردننی نێوان دەورەیی هەیە کە 4 ساڵ ئەگەر سەرۆککۆمار هەڵبژاردا لە نێوان دوای 2 ساڵ هەڵبژاردننیکی نێواندەوری ئەنجومەنی نوێنەران هەیە و دواتریش کۆنگرێس و سێنا هەیە. بۆیە دەڵێت ئەگەر دموکراتەکان بتوانن ئەم هەڵبژاردنانە قازانج بکەن دەتوانن ینی باس لەوە دەکات کە کاروێل هەرە کەساتی ئستراتیژیستە دەڵێ پێشنیادیەوە دەکات کە کۆنگرەکە بە سەرۆکایەتی دموکراتەکان لێکۆڵینەوەیەکی بەرفرا لە بەرامبەر لە دژی ترامپ و بنەماڵەی دەست پێ بکات و هایداری یا بڵێن هۆشداری ئەوەش دەدات کە ئەگەری هەیە ترامپ لە بەرامبەری ئێراندا دەستی بە با بڵێن جەنایەتی جەنگی کردبێت کە ئەوان باسی دەکەن. هەرچەندە ئەم هەواڵانە لەلایەن خەبەرگوزاری فارسی ئێرانیەوە بڵاوکراوەتەوە. ئەمەش دموکراتەکان بە بەردەوامی لە دژی ئەم شەڕەن بۆ ئەوەی کە دژایەتی دۆناڵد ترامپ بکەن. جا ئێستا ئەگەر ئەو ڤیدیۆی خاتەمولئەنبیا ئامادە بێت، تۆزێکی تر ڤیدیۆکە ئامادە دەبێت ئەو جۆرەی کە باسمان کردبوو. عەباس عێراقچی بەردەوامی لە پەیوەندی تەلەفۆنیدا لەگەڵ وەزیری دەرەوەی مسر لە پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ وەزیری دەرەوەی پاکستانیش هەبوو. عەباس عێراقچی محەممەد ئیسحاقدار دوو وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و پاکستان باسییان لە دوایین گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا کردووە. ئێوە دەزانن کە پاکستان بڕیار بوو ببێتە وڵاتێکی نێوەنگێر بۆ ئەوەی کە دانووسانەکان لە نێوان ئەمریکا و ئێران دەست پێ بکاتەوە. بەڵام هەر ڕۆژی ڕابردووش هەواڵیەوە بڵاو کرایەوە کە دانووسانەکان بە بۆمبەست گەیشتون، ینی ئەم ڕۆژ دووبارە باس لەوە کراوە کە دانووسانەکان بە بۆمبەست گەیشتون، دانووسانی ناڕاستەوخۆی نێوان ئێران لەگەڵ ئەمریکا. هەرچەندە ڕۆژی ڕابردوو لە کاتی کەوتنە خوارەوەی فڕۆکە جەنگی F-15ەکەی ئەمریکا دۆناڵد ترامپ دانی بۆ دانا کە فڕۆکە کەوتۆتە خوارەوە، بەڵام ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر دانووساندنەکان نابێت، چونکە ئێرانیەکان داوای دانووساندن دەکەن. بەڵام بە بەردەوامی بەرپرساری ئێرانیش باز لەوە دەکەن کە دۆناڵد ترامپ ئەم قسانە بۆ کێ دەکات، قسەیانێکی خیاڵی دەکات، چون ئێمە هیچ داوای دانووساندنێکمان نەکردووە. بەڵێ باش، ئەوە نوێترین دیمەنن هەمووی لەسەر شاشەی کورتسان نیوز دەیبینن. ئەمە دیمەنی پارێزگای میسانە، کەمی پێشێستاش باسمان کرد، وەگایەکی نەوت بە ئامان گیراوە لەوێ. ئەمەش هەر لە چوارچێوەی با بڵێن هێرشەکانە بۆ سەر ژێرخانی وزەی ناوچەکە، بەڵام تا ئێستا دیار نییە کێ هێرشی کردوتە سەر ئەوێ، هیچ هێزولایەنێک بە پرسیاتی ئەوەی نەگرتوتە سەر ئەستۆ. بەڵام ئەمەش بەشێکە لە بۆردمانەکانەوە هەمووی نوێترین دیمەن بوونجا چیشتی تازە هەبێت ئێمە لێرە لەم ڕووماڵەدا بۆتان باس دەکەین. بێگومان میوانی تریشمان دەبێت لە با بڵێن تورکیا و باکووری کوردستانەوە. دواتر ڤیدیۆواڵێکی تریش هەیە باس لە گرنگی پێگە ئەتۆمیەکانی ئێران لە بوشەهر دەکەم، چون ئەو ناوچانە ئەم پێشتر بۆردمان کرابوون، ئەم بەشێکیان ماون کە ئێران ئەمریکا بە تاواتی هێشتا ئەوانەی لە ناو نەبردووە. هەندێک لە هەواڵەکان لە ناوخۆی ئێران باس لەوە دەکەن ئەم بۆردمانەی لەسەر کۆگای پێترۆکیمیایی کۆمەڵگای پێترۆکیمیایی ماهشەهر
بە تەواوەتی لە ناو نەبردراوە ینی ئەو شوێنانەی کە ئەمریکا بردومانی کردوێت تەنیا ژووری ئۆپەراسیۆن یا بڵێن ژووری کۆنتترۆل ژووری کۆنتترۆلی کۆگاکان لە نێو بردراوە ینی بۆ منە بڵێن ئەگەر بیانەوێت شوێنێک کارەبا بە ئاماژ بگرین تەنیا لە مۆلیدەکەیان داوە گینا لە هەموو ناوچەکەیان نەداوە تەنیا ئەو شوێنەی کە دەتوانن کۆنتترۆلی بکەن ئەوێ بردومان کراوە بۆیە دیارە هەڕەشەکانی ترامپ باس لەوە دەکات ئەگەر ئێران ڕێککەوتن نەکات بە تەواوەتی هەموو کۆمەلگاکە بردومان دەکات بە هەموو کۆمپانیاکانیەوە. بەڵێ وەش بابەتێکی گرنگ بوو کە لە سەرەتاوە باسم کرد برازاکی قاسم سلەیمانی لەگەڵ کچەکەی لاریجانی ئەمانەکە لە ئەمریکا بوون دەرکراون ئەمانە مافی نیشتەجێبوونیان هەبوو برازاکی قاسم سلەیمانی لامان کاتدا دیارە مۆدلێک بووە پێشتر هەژماری هەبوو لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام هەندێک وێنە و ڕسمی بڵاو بووەوە بەڵام دواتر کە سیرم کرد نەماوە دیارە یا سڕاوەتەوە یا خۆی سڕیوێتەوە یا لیان سڕیوێتەوە بەڵام ئەمەش بڵاو بوو BBC باسی کردبوو باز لەوە دەکات کە برازای قاسم سلەیمانی لە ئێران لە ئەمریکا بوو نیشتەجێ ئەمریکا بوو لەلایەن مارکۆ ڕۆبیۆ دەرکرا مارکۆ ڕۆبیۆ خۆشی ئەوەی پژڕاست کردوێتەوە جا ئەگەر ئامادە بە یا بچینە لای ئەوەی خاتم الئەنبیا یان میوان وەرگین میوانەکەمان لە ئیستانبوڵە باش هەندێک تری پێدەچێت تا میوانەکە ئامادە بێ دیمەنانە هەرە و دیمەنانەی پارێزگای میسانە بردمانکردنی کۆگایەکی نەوتی لە پارێزگای میسان وە گرنگترین هەواڵەکان تا ئێستا باز لەوانە دەکرا ئەوی کە ئیندیپێندنتی ئەمریکیش باز لەوە دەکات کە ئەگەر دووبارە بکەمەوە ئەگەر لە هەڵبژاردننی نێوان-دەورەیی ئەنجومەنی نوێنەران و سێنا دموکراتەکان بتوانن دەست بەسەر هەردوو جومگەکەدا بگرن لە هەردوو هەڵبژاردنەکەدا بیبنەوە دەتوانن بە هەژماری زۆرتری دەنگەکان کۆتایی بە سەرۆکۆماری دۆناڵد ترامپ بهێنن کە تا ڕادەیەکی زۆر ئەمەش شتێکی دەتوانین بڵین ئەگەرێکی زۆر کەمی هەیە. باسمان لە بابەتی مافی مرۆڤی لە ئێران کرد هەر ئێستا ڕێکخراوی تۆڕی مافی مرۆڤی هەرانە باز لە گرتن و دەستگیرکردنی بەلانی کەم 7 کەس کە 2 کەس لەوان با بڵێن دوو تابعەتیان هەیە ینی خەڵکی ئێران و وڵاتێکی ترن هاوڵاتی دوو وڵاتن هەم ئێران و هەم وڵاتێکی تر لە ئیسلام شەهر و لە کرمان لە ناوەڕاستی ئێران 7 کەس لەوانە بە تۆهمەتی جاسووسی دەستگیر کراون و ئێران بەردەوامی لە ناو دەستگاکانی خۆیان بڵین لە ناو بە هاوڵەکانی خۆدا باس لەم جاسووسانە کات دەڵێ دەمانە جاسووس بوون و ڤیددیۆی دانپێدانانی ئەوانش بڵاو دەکاتەوە کە هەرچەندە ئەمە لەلایەن تۆڕەکانی مافی مرۆڤ ڕەخنەی لێ دەگیرێتەوە وەکو دانپێدانانی زۆرە ملی بەناو دەبردرێت ئەوانە باس لەوە دەکەن هەروەکو ئەو کەسەی کە ئەو دوو کچەی کە یەکەم ڕۆژ ڤیددیۆی شوێنی بردومانکردنی ماڵی ڕێبەری کۆماری ئیسلامی عەلی خامنەییان بڵاو کردەوە پێکەنی بوون واتر ڤیددیۆی ئەوەی کە باس لەوە دەکەن کە هەڵەیان کردو ڤیددیۆی دانپێدانانەکانیان بڵاو ببووە.
بەڵێ لە ئێستادا ڤیددیوەکێ وتەبێژی حوسیەکانی یەمەنە با پێکەوە بینەری بی. شندە و میهرەبان خوای گەورە دەفەرمێت خوای گەورە ئەوانەی خۆش دەوێت کە لە پێناویدا دەجەنگن وەکو لە یەک ڕیزدا وەکو بنیادێکی پتە و بە پشبەستن بە بەرەی جیهاد و مقاومە لە ئێران و لە لوبنان و عێراق و فەڵەستین و لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پیلانی ئیسرائیلی و پیلانی ئەمریکی بۆ دروستکردنی خۆرهاڵاتی ناوەڕاستی گەورە. هێزە چەکدارەکانی ئێمە بە پشتیوانی خوای گەورە ئۆپراسیۆنی پێنجەمی ڕوبەڕووبوونەوەی ئەو پیلانەی دەست پێ کرد بە فڕۆکەی بێفڕۆکەوان و بە موشکی بالستی لە ناوچە یافا و هەندێک ئامانجی گرنگی ئیسرائیلی دژمنی کردە ئامانج لە ناوچەداگیرکردەکانی فەڵەستین و ئەو پرۆسەیە هاوبەش بوو لەگەڵ سوپای ئێرانی و لەگەڵ حیزبوڵای لوبنانی و ئامانجەکانی بە پشتیوانی خوا بە سەرکەوتانە پێکا. هێزە چەکدارەکانی من پێتان ڕادەگەیەنێت کە گەلی ئیمان و حکمەتە لە ناوچەکانی سەنعا و لە ناوچەکانی تردا وەکو ڕەفسکردنەوەیەکی پیلانی زایۆنی کە دوژمن هەوڵەدا پلانەکەی فەرز کات بە سەرماندا لە ئۆپراسیۆنەکانمان بەرداوام مەبین لە بەرەی جیهاد و مقاومە تا ئەو کاتەی کە بەئیزنی لە سەرکەوتندا سەرکەوتن مسۆگەرەکەین. خوامان بەسە و بژیت گەلی یەمەن بە سەرکەوتووی بە سەرفرازی و سەرکەوتن هەر بۆ یەمەن و هەموو ئازادی خوازانی گەلەکە ئەبێت. سەنعا 16 شەوالی 1447 ڕێکەوتی 4 2026 لەلایەن هێزە چەکدارەکانی یەمەنەوە. بەڵێ ئەو دیمەنەی کە ئێستا بینیتانەوە وتەبێژی حوسیەکانی یەمەن بوو باس لەوە دەکات کە بە موشکی بالستی و درۆن شەپۆلی پێنجەمی هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل هێرشیان دەست پێکرد هێرشیان کردووە. باس لەوە دەکات کە بە موشکی بالستی درۆن شەپۆلی پێنجەم لەگەڵ ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ سوپای پاسداران فڕۆکەخانەکانی لەد و بنگۆریۆن و چەند پێگەیەکی سەربازی ئیسرائیلیان کردوتە ئامانج. هەروەها دەڵێ هێرشەکان بەردەوام دەبن لەسەر ئیسرائیل و هەماهەنگی تاوامان لەگەڵ سوپای پاسداران و حیزبوڵای لوبنانی هەیە. جا ئێستا دوو بابەت ترمان هەیە. یەک هەم میوانمان هەیە لە ئیستانبول هەمیش قسەی با بڵێن بڕیارگەی وتەبێژی بڕیارگەی خاتم الئەنبیا. بەڵام بچین بۆ لای میوانەکە. بەڵێ باش میوانەکەمان ئامادەیە لە ئیستانبول بەس من چ میوانەکەمان کورمانجی ژێرین تێناگەم بە کرمانجی سەر و بە کورمانجی قسە دەکەم. بڕێز عەبدوڵڵاه قڕان پرۆفسۆری دکتۆر عەبدوڵڵاه قڕان لە ئیستانبولێ لەگەڵمەیە. مامۆستا سڵاو و ڕێز سپاش بۆ وێ دەرفەتێ. گەلێک سپاس دەکەم سپاس بەش ماڵەتاوە کەرەمکە هەر بژی کەرەمداربی. مامۆستا هەنێک پاڕڤەکردنێن وە بتایبەتی لەسەر ئێکسێ ئەم دشۆپینن وتایبەتی پڕ گرنگی بەحساوەیەکێت کردن و ئەف شەڕدێ هەر بەردەوام ببە لە ترامپجی لەگەڵ وان گوتنا بەحساوەیەکێت کە و 48 دەمژمێر ماینەش بۆ ئیرانێک و ڕێکەفتن کە ئەگەر و ڕێکەفتن نەکات دە ئیران ببێتە دۆزە. نرخاندنێن واش بۆ وان گوتنێن ترامپ و بەگشتی ئەف 36 ڕۆژێن دەربازبووی بۆ سەر شەڕە ئێرانێت چنە کەرەمکە. ڕاستی دشارە ئیرانێدا ئەگەر ئەم باڵغ بدن گوتنێن ترامپ ئەم کارن ئەم بێژن وی شەڕێت نابەرە ئیران ئیسرائیل و ئەمریکایدا بە ئەوەیەکی باش ئانالیز بکەن چونکی گەر هون لە گوتنێن ترامپ بنێرن بگوتنا ترامپ وی شەڕێها ئەوەی دسێ ڕۆژێ پێشیدا بقەدیە داوی لێباتە لێ چاوەک و مەدی ئەف شەڕێها نەقەدیە بیا من مثلا شەڕی ئیران ئیسرائیل و ئەمریکایدا بریارگەها سەرەکە پەنتاگۆنە و هەروەها ئیسرائیلە و هەروەها وەزارەتە دەرەوەیە ئەمریکایەیە ji beyanên serok Trump zêtir biya min çêtir ku em balax bidin beyanên Pentagonê û her wiha Wezareta Şer ya Amerîka û bivî away İsrail jî hepparê ji xwe vî şerê heye em wan binêrin wê çêtir ve
وەک ئەوکە یعنی بەیانێن ترامپ بڤی ئەوەی یعنی دکارن ئەمبێژن مەژمەبەستی دوور بکەن نەها مەسەلە شەڕێ کو ئیرۆ داژۆ هات ڕادەیەکێ وسا یان ئەوەی ئیران شەرتێن کو ئەمریکا 15 شەرت دام بەروان ئەمریکا زانن وان شەرتان قبول بکە و بڤی ئەوەی بە ئەوەیەکی تەسلیم ببێ ئەنجی ئەوەی ئەو شەرت باشۆ لەگۆر بیر و باوەریە من ئەوەی ڕژیما ئیرانی ئەو شەرتێن کو ئەمریکان پێشکەش دکە قبول نەکە و هەروەها وێ شەڕێها بە ئەوەیەکی باشۆ دکارە ئەم بێژن تەدی چەند هەفتەیەن دژی باشۆن بەلکی تەدی زێدە بە چەند مەهەیەکی دژی باشۆ و بەلکی ناژۆژی بەلکی ددەمەکە نێزیک دەژی ئەم بێژن وی شەڕێها داوی دکارە لێ وەرە لێ ڕژیما ئیرانê îro ji bo bi taybetîn dewletên Xelîcê mesela man û nemaneye çinki dewletên Xelîcê ew ku em dizanin ku di vî şerî de bêtirî Amerîka û İsraîlê ew bûne armanca êrîşên dewleta Îranê loma dewletên Xelîca Paris bi taybetî em bêjin Mîrekiyên Ereba Suudi Erebistan herwa heta radeyekê Qatar û Bahreyn û Kuveyt jî ev dewletên hat dixwazin ku bi awayekî ev rejîm dawî lê were ev rejîm biqede da ku aştiyek were em bêjin herêmê loma bendemaniye sereke ewekî biya min yan divê ev rejîm şertên Amerîka şert û mercên Amerîka ewan qebûl bike û vî şerêha dawî lê were an jî vî şerêha ew ê bi awayekê biya min berdewam bike. Yani doktor binêrîna we egera êrîşkirina ser bi nesaziya aborî û enerjiya Îranê di niha da gelekî zêde ye. Rast e. Yani rast e. Çünkü sebep şer ev jî wê ev bi tena serê xwe nîşanekî ku ew ê şer berfireh bibe. Çünkü rejîma Îranê dev jê bernade. Yani rejîma Îranê naxwaze ku te dî em bêjin desthilatiyê bi kesên dirna parve bike an ji muhalefetên ran bêle an dev ji karê xwe ji wêsvax berde û bi paş ve bikişe. Ji ber wê yekê heta niha Amerîka û İsraîl nexwestin ku herêmên aborî bi taybetîn yên enerjî û elektrîkê ji bo xwe bikin armanc lê ji vê saetê şû da ew ê bixwazin derbekê derbên hê xerabtir lê Îranê bixin ku bi awayekê rejîm ji ciyê xwe bilerze û dev ji vî karê ha berde dev ji teslîm bibe yani ew zordariya xwe ya li ser teng ava Hurmuzê rake û herwiha em bêjin şertên ku Amerîka û dide perwan wan şertan qebûl bike. Belê. Baş e doktor hûn helbesta Tirkiyeyê di vê şerê da çawa dinirxînin û helbesta Tirkiyeya piştî 36 rojan şûn da yanî wê çawa be binêrîna we. Li gor bîr û baweriya min Tirkiye ji roja rojîn ji roja serîba jî ji vî şerê xwe dûr digire naxwaze ku têkilî vî şerî bibe dixwaze wek dewletekê naberkar di navbera Amerîka û em bêjin Îranê da naberkarî bike û herwa bi rê û wasteyên naberkariyê dawî li vî şerê habîne Tirkiye naxwaze ku rejîma Îranê bêguman rejîma Îranê biguhere an bikeve ji ber wê yekê Tirkiye dixwaze rojekê zûtir ev şerêha biqede û rejîma Îranê jî helwesta wê ya li hember Tirkiye ji roja ku şer dest pêkiriye heta niha bi awayekî giştî bi ser ku çend füze avêtin Tirkiye jî bi awayek giştî têkiliyeke dostane ye naxwaze ku te dî Tirkiye bibe dijman bi were pêşberî wan çawa ku hûn zanin heta niha ji 600 füze û dronî zêdetir ve rejimê avêt Kurdistanê li herêma Kurdistanê xist heta niha em bêjin li Tirkiye em zanin ku tenê çend cara füze avêtin ew jî avêtin baregehên NATOyê û NATO pêşî wan girt zerareke xesareke Tirkiye di vî karê hada çênebû. Yani Tirkiye wek ku min got xwaze wek dewletekê naberkar vî karê ha biqedîne. Tirkiye bi awayek tuj bi rastî li hember İsraîlê û li hember İsraîlê lê di têkiliyên xwe û Amerîkada Wezareta Xariciya Tirkiye siyasetmedarên Tirkiye bi pîvan tevdigerin naxwazin ku te dî em bêjin navbera wan û rejîma Amerîka jî herwiha bimîne xerab bibe. Loma bi pîvan tevdigerin û dixwazin wek rolekê aştiyane yani rolekî naberkar bilêzin vî karî de.
بله مجالك قالك جرينج وبحث كر مسألة دولة ناف كندافي دا يا خليجي ام بيجن اگر بس چيبو نه اگر بس تيكي چيبو من يرينا واج جبرو شونا دي بيونديو ام بيجن بيونديا ایران لگل ولاتین کنداوی دی چابه گلو جارک دند کاره اف باوری چیبه با انگو دی ولاتین کنداوی تمی بترس لإيران ميزه بكن بيقومان اوي ولاتين تنقاوي هم بالترس هم بجي بالشكل لإيران ميزه بكن چونكي نا ولاتين تنقاوي ام بيجن خليجي يا جي ام بيجن خليجه فارس يا جي خليجه عرب هم زانن چناو لي بكن يعني فا 5 سال داوي بهبونا خويا بترول وغاز سروشتي براسي مدنيتك يا واكرن مدي او مدنيتك كوفان ولاتان اواكرن ایران دکاره د چند ساعت دا بروفینه بینه خوره و آنی خوره جی لو مجبر ویه که ولاتین ام بیجن عرب بتایبتین ین خلیجه او ین کو به انگلیزی جرات بیجن جی سی سی او رژیم ایرانی وک رژیم که تروریست بینن وجبوان مثلا رژیم مثلا مرن و ماینه یعنی existential threat بیجن یا به انگلیزی یعنی مثلا که هبون و نبونه جبوان و بیامن گاوا کو امریکا و ایران devji vişarê ha berdin eger rejima İranê hêl ser kar be li ser hukm be ew ê rejima İranê vîşarî wek serkeftinekê ji bo xwe îlan bike û her wiha ew ê destdirêjiya xwe ya li ser dewletên em bêjin xelîcê li hember dewletên xelîcê hêzê de tir bike û brastî eger rejima İranê piştî vê saetê çawa ku sala 1990 da rejima Saddam Kuveytê dagir kir eger rejima İranê devletên xalîcê û ew derên ku bi taybetî nebitewayî hin ciyên ku petrol û gaza siruştî lê zêde ne eger derekê ji wan deran dagir bike jî çawa ku di not û yeka da li hember Iraqê koalîsyonek navnetewî çêbû û operasyoneke bejayî Iraq ji Kuveytê derxistin ew ê tiştek wisa cardin çêne be yani roja ku Amerîka û İsraîl dev ji vî şerê ha berdin İran birastî ew ê bibe hêzeke وس خورد و او به بلا سری حرمه و نما ویدی کس به ایران راه رسنی و او ایران هر وها بگمان کاری خوی ام بیژن فضایا و درونا هپش فتر به چیکرنا ام بیژن فضایان و هپش فتر به و هر وها و کاری بمبایا اتمی جی به سری اگر کو امریکا و اسرائیل دف جوی شرها د شرط ایروین دا به وی او دف بردن و ایران میمری وقت معرکی میمری بمینه او ایوان همو تشتا ایران بکه بله ترامپ ببردوامی و دمکی درجت بیجی رژیم لإیران هاتیه گوارتن هرچ خاصی که ندخواز رژیم بگوارن لی رژیم هاتیه گوارتن و کسی که هاتنا سرکار کسی لیبرالن کسی که یعنی که نرمترن لی برپرسین ایران وی که بتوندی رد دکن یعنی و تنشانک جی گوارتنا رژیم نینه و رژیم هر بردامه ایران بردامه جه بردمان کرنا پیگهین امریکی ین ولاتین کنداوی هون وان گوتنین دونالد ترامپ چوادن الخینن نه دونالد ترامپ و دولت امریکا براستیج روژا رژیم باجی خماوانا گوارتنا رژیم نینه دونالد ترامپ و امریکا دخواستن که رژیم ایرانی نبا خودیه بیجن بمبای اتمی و هر وها بفزه و درونان جبوی اسرائیل ام بیجن اولکاریا جبوی اولکاریا اسرائیلی و هر وها امریکا یانجی نبا خطر جبرویه که اگر رژیم ایرانی devj projeya xwe ya bombaya atomî berda û her wiha dev ji çekdarbûna xwe berda ev bi fize û em bêjin bi dronan welatên cîran bi rastî İsraîlê tehdît nekira alîkariya em bêjin ew hêzên wek Hamas û em bêjin Hizbullah û her wiha Husiyan nekira wê wextê ev xema Amerîka nebû ku ev rejîm em bêjin bê guhartin lê niha yani rast e şkod destpêka vê operasyonê da jî min nivîseke nivîsa xwe ya pêşîn da me got niha İsraîl dixwaze ku rejîm bike çunkî İsraîl ji Amerîka bêtir herêmê û rojhilata navî naz dike lê Amerîka derdê wê ne rejîm e Amerîka dixwaze ki ku İran ji bo Amerîka nebe gefek nebe tehdîdek biya min rejîma İranê çawa ku Trump dibêje neguhariye ew yên ku piştra niha tên serkar ji yên ku çû helbet wê hê bêtir
تونتر آسیتر و حشکتر بن یعنی امی بخوشی یعنی هر کسی زانه که وی حشکتر بن و بگمان هی حشکترن جی هی بهتر حشکن جی جبر ویه که اب رژیم که توقراتی که وسام بیشن تدی بچوینا بس کسان و گریداینینه بچوینا کسا که اب رژیم نای خوری نکبه حتی او قدرویم که تزه بر پرسیاری هلدگرن او هی بهتر توجبن او هی بهتر حشکن و او همش بوی اسرائیلی و همش بوی دولت انجیران براستی هی بهتر تهدیده که مازن بک بینن از وسط فکرم. بله. پرتێک دنجی بکەم لەسەر مەسلەی حوسیان وەژبەرک و بەحسا حەماسی و حیزب الله و حشت شعبیجی کرد حوسیان ئەبە نهاتبێژن پێلا پێنجەمیە ێریشان لە دژی ئیسرائیلێ بە هەماهەنگی لەگەڵ ئارتشا پاسدارین ئیرانێ ئەنجامدا بنێرینەوە هاتنا حوسیان یا ناف شەردا هەرچەندە تانەها gelek pir zêde xuya nekiriye lê ji vir şonda dê bandoriyeke ew qasî bike ku destê Îranê xurtir bike. نا ایران براستی 47 ساله آماده‌کاری شرکی مزن کرد. یعنی ایران شرک و آماده‌کاری و کردو افشار براستی جی به دولت که وقت آمریکا و اسرائیل را وسا آماده‌کاری کردیه. جبر ویه که تری امبیجن هیزی وین وکیلین وقت امبیجن حماس وقت حزب الله وقت حوثیه و هر واجی یعنی خطر یک جبوی کردان جی خطر مزن 8 شابیه لعراقی کشک و ایران گاب بگاب هیدی اوانا بازدن اوانا داجون نافشد نا پیشی امبیجن لبنانی حزب الله دست بشارکر شو هم زن حزب الله رخصنه که ایرانیه دو سال 1980 دا به دست رژیم ایرانی اسلامی هات آوا کرن پیشتیوی ودی کو تمدی کو امبیجن حوسی کتن نافکار نا آنکا جی تالوکه خطر هری مزن بطایبتی جبوی کردن 8 شابیه او 8 شابی جی باجو نافکار و از باورم وان روژا هن هیزن 8 شابی درباسی ایرانی بونه جی حتی هم دبیجم خاصی 20,000 وان درباس بونه و دری حریما کو درباس بونه جی حریما خوزستانی ایرانیه و زن او درجی نابن دا پترولی تدی ام بیجن نزدیکی تنگاوا ام بیجن هرمزیه جبرویه که ایران یعنی کفشک ایران اوی گاوا کو چقاس بکه تنگایی او هیزن کو پیوا گریداینه او بهتر وانجی بخورا باجو نافشر و وان داجو نافشر جی یعنی ایران از باورم به حمله داوی کو هیزن 8 شابی جی کتنه سینورین ایرانه آماده کاریا جبوی شرکی بجاهیه بکه چونکی شرکی بجاهی به توایی وقت گشتی به ترکی دبیجن توپ یکین ام بیجن فول فلج وار به انگلیسی دبیجن اوی هیچ تک وصل ایران چنه به لهن حریما وقت لوقال دبیجن امریکا دکاره تشنا ام بیجن جی بجایی واجی ارده واجی دست به تشنا بکه و هر واحد دما پیشتا لگور بیرو باوریا من اگر وی شرح پیچک دجی گور ببه دولت خلیج فارس به تایبتی میرکین عربا و سعودی عربستان جی دکارن به هر اوایی پشتگیری اسرائیل و امریکای بکن گاوا کو ببینن وی کاری ها براستی پر جبوی وان چقاس چه ایران جبوی وان ده خطر و تلوکه یکمازن دکارن با اوایی هزین خوین ام بیجن رشاهی جی بجاهی جی یعنی هزین خوین لشکری جی باجون نافشر çünkü mesela şart işte bu sayede ki şer yani yek o şart derdikin kinge bxozun çuvatı dest bişar bikin ew karin dest pey bedin kirin li cana jî tedî em bêjin seknandina şerekî belabûna şerekî wisa ne di destê wan aktorên ku bi taybetî dest bişar kirine de çünkü rewşa şer tiştek bu sayede dikare ji nişkava bela bibe û hêz û aktorên din jî tevlî vî şerê ha bibin ji xwe Rusya وقت دی ام بی جی ناخوزه وی شریا بقده هزانن روزه 500 میلیون دلار جروجا کو وی شری دست بگیری روسیه د کاری دایه لو ماوجی ناخوزه بقده یعنی جبروی که اف شرط کارا باشو او برفرتر ببه بله باشه گلک سپاس پروفسور دکتور عبدالله قران سپور پیوندی نیف دولتی ل استانبول لگل مابوی هر بجی بله
ئێستاش هەندێک زانیاری لە ڤیددیۆواڵێک بۆتان باز دەکەم سەبارەت بە گرنگی پارێزگای بوشەهر لە باشووری ئێران. بۆچی ئەوەندە گرنگە پارێزگای بوشەهر کە ئیسرائیل و ئەمریکا بەردەوام ئەبێ بردومان دەکەن. پارێزگای بوشەهر جەمسەری وزە و پیشەسازی ئێرانە، هەم هەناردەی وزە و هەم هەناردەی پێترۆکیمیای زۆری تێدایە. با بڵێن تێرمیناڵی سەرەکیە لە دوورگەی خارگ کە ئەو هەموو باسی دەکەن، هەموو بەرهەمە نەوتیەکانی ئێران لەوێەوە لە دوورگەی خارگ و هەناردە دەکرێت. پشتێک لە هەناردەی نەوت لە ١٠٠ پشکی هەناردەی نەوتی ئێران پارێزگای بوشارە، بەهای ساڵانەشی بە 11 میلیارد دلارە بۆ ئێران و هەروەها هەناردەی ئێرانیش لە ١٨ لەم پارێزگایەوەیە، پارێزگای بوشەهر. جا بچینە سەر لاپەڕەی تر زانیاری زیاتری تێدایە سەبارەت بە پارێزگای بوشەهر. پێگەی ئابووری لە ئێران سێەم گەورەترین ئابووریە و زۆرترین داهاتی تاکی هەیە. پارێزگای بوشەهر شوێنێکی زۆر گرنگی پیشەسازی هەم وزە و هەم پێترۆکیمیایە. گرنگترین بەندەرەکانیشی بەندەری بوشەهرە، عەسەلویە، کەنگان و خارگ. ئەمە ئەم بەندەرانن کە لەم بەندەرانەوە هەموو نەوتی ئێران موکاڵەکانی ئێران لێەوە هەناردەی وڵاتانی دەرەوە دەکرێت. ئەمەش گرنگترین پێگەی ئابووری و گرنگترین بەندەرەکانی و بچینە لاپەڕەی تر زانیاری زیاتر سەبارەت بە جەمسەری وزە و پیشەسازی ئێران بڵین. پیشەسازی ئەتۆمیکە یەکێک لە گرنگترین پیشەسازیەکانە بۆ ئێران. یەکەم وێزگەکانی ئەتۆمی ئێران هەمووی لەم پارێزگایە بوون. وێزگەی بەرهەمهێنانی کارەبای ئەتۆمی لە پارێزگای بوشێر بووە. هەروەها بە سەدان با بڵین پسپۆڕ و ئەندازیاری ڕووسی لەوێ بوون کە هاوکاری ئێران و رووسیا زۆر بووە لەوێت و هەروەها توانای 915 میگاوات بەرهەمهێنانی کارەبای هەیە، بەشێکی زۆر زۆرە. سوتەمەنی یۆرانیۆمی پیتێنرا و بەشێکی زۆری لەوێ پێک دەهات. دامینکردن و گەڕانەوەی پاژماوە بۆ رووسیانی شتانی کە دروستیان کرد و پاژماوەکی جارێکتر دەگەڕێتەوە بۆ رووسیا و شتی تری لێ بەرهەم دێنن. پێگەکەشی لە 100 بۆ 2 کارەبای ئێران بەرهەم دەهێنێت. ئەمەش تایبەتمەندی و بەشی سوتەمەنی بوو. ئەمە گرنگترین زانیاریەکان بوون لەسەر پارێزگای بوشەهر. بۆیە بابەتیش زۆر گرنگە، ئێمە دەبینین کە پارێزگای بوشەهر یەکێک لە پارێزگای گرنگانەیە. باش بەم جۆرەش هاتینە کۆتایی ڕووماڵی ئەم شەومان. لە ساعتەکانی داهاتوش هەواڵ بەردەوام دەبێت لە کورسان نیوز. چاوتان لەسەر کورسان نیوز بێ، نوێترین و تازەترین هەواڵەکان هەل لە کورسان نیوز سیر بکەن. هەتا هاودیتنێکی تر شاد بەختەوەر ئازاد بشین.